بەناوی خوای گەورە و میهرەبان بینەرانی عزیزم کاتتان باش ئاسوودە و کامران و بەختەوەر بن لەگەڵ هاوکارە مۆنیا خان بە هاوکاری هاوکارانم لە پەیام لە پرۆگرامی کینۆی پەیامی ڕۆژ لە خزمەتان ئاوین وێ دەکەین تا کۆتایی پرۆگرام لەگەڵمان ببێن. بەناوی خوا سڵاوی خواتان لێبێ عزیزان و خۆشەویستانم بڕۆ لە خزمەتێوەین بۆ پێشکەشکردنی کۆمەڵە بڕگە و بابەت لە پەیامی ڕۆژەوە با هاوکاری هاوکارانمان و مێدەخوازیین کە سەرجەم بڕگە و بابەتەکان جێ سوود و ڕەزامەندی ئێوە بێت ئارامی و ئاوادانی میوانی دڵەکانتان بێ. ئەزیزان لەو تەوەرانی ئەمڕۆ بۆمان ئامادە کردوون تەوەریەکەممان تایبەتە بە کۆسپەکانی بەردەم پرۆسی خوێندن لە هەرێمی کوردستان لەگەڵ کردنەوەی دەرگاکانی قوتابخانە و داوامی خوێندنگاکاندا بێگومان کۆمەڵێک کەم و کورتی و کۆسپ و لەمپەر هەیە لە بەردەم خوێندن بۆ پێی کە کوردستان هەمیشە لە بوارێکی نەخوا لە دۆخێکی نەخوازراودا بووە و پرۆسی خوێندنیژێکێکە لەو پرۆسانەی کە پێویستە گرنگیەکی زۆری پێ بدرێ بەڵام ئایا تا چەندێک لە جێ پێویست بوو تا چەندێک بیناکان و میکانیزم و پرۆزە و منهەجی خوێندن جێ پێویستە بۆ ئەوەی کە خوێندکار بتوانێت بە شێوازێکی باش بخوێنێت. چەندین کۆسپ و لەمپەر هەیە کە ئەم ساڵیش هاوشێوەی ساڵانی پێشوو هەیە و ئەمڕۆ باس لەو گیر و گرفتانە دەکەین کە لە بەردەم پرۆسی خوێندندایە لە کوردستان. وڵایزان لە بەشی دووەمی بەرنامەکەشمانە باس لە بابەتێکی گرنگ و هەروەها پێویستی ژیانی ڕۆژانەی ئێمەی هاوڵاتیەکەین ئەویش پەیوەندیەکی دروستە لە نێوان کڕیار و فرۆشیار. ئێمە چۆن بتوانین پەیوەندێکی دروستمان نەبێ وەکو کڕیار یاخود ئەگەر کەسێک فرۆشیارە چۆن بتوانێت مامەڵەیەکی باش بکە لەگەڵ کڕیارەکانی و کاڵای هەیەی بە شێوازێکی زۆر باش بیفرۆشێ. سپۆڕێک لەم بارەوە ڕێنماییمان دەکات. بەڵێ زیزان هەر وابەستە بە ڕۆژەوە ئەمڕۆ تەوەرێکمان هەیە یەکێک لەو تەوەرانی کە ئێستا سەرنج و تێبینیەکی زۆری لەسەرە لە سۆشال میدیا و لە تیڤیەکانەوە باسیێکی زۆری لێو دەکرێت ئەویش پارێزگاری خێزان لە نێوان یاسا و شەریعەتدا دوای هەموارکردنەوەی پرۆژە یاسای توندوتیژی خێزانی کۆمەڵێک یاسا هاتنە کاراوە کە دەگوترێت ئەمە خزمەتە بە خێزان بەڵام بەداخەوە ئەمە چۆنەڵی ناڕزایەتێکی زۆری لەلایەن خەڵکەوە لێکەوتەوە و دەگوترێت ئەمە خزمەت بە خێزان ناکە چونکە خێزان پێویستە کۆمەڵێک ئەرک و مافی هەبێت و یەکێکە لەو شتە پیرۆزانەی کە پێویستە سنگگووی خۆی هەبێت و ناکرێت کە کۆمەڵێک یاسا کە خزمەت بە دابوو نەریت و کولتور و تەنانەت لە ڕێی شەریعەتیشەوە خزمەت بە خێزان ناکات بهێنرێتەکایە و لە کوردستاندا کاری پێ بکرێ. تەوری سێمیشمان تایبەت دەبێ بەوە هیوادارین بینەری بن. بەڵایزان لەگەڵیشتا هاوکارانمان کۆمەڵێک ڤیدیۆ و زانیاریان بۆ ئامادە کردوون پێکەوە بینەریان دەبین و دەستپێکیش دەچینە لای پێشبینیەکانی کەش و هەوای شار و شارۆچەکانی هەرێمی کوردستان.
بینەرانی ئەزیز دەستپێک و لە تەوەری یەکەمی ئەمڕۆماندا دەچینە لای میوانێک لای مامۆستایەک کە باس لە کۆسب و کێشە و گرفتەکانی پرۆسەی خوێندن دەکەین لە هەرێمی کوردستان کە بزانین لەگەڵ دەستپێکردنی ساڵی خوێندندا ئەو کێش و گرفتانە چین کە لە ئێستادا لە کەرتی پەروەردە خوێندندا هەیە و پێویستە گرنگی پێدەدرێت ئەویش بە میوانداری زۆر بەڕێز مامۆستا میر عەبدولقادر مامۆستا یا بەخێر بێ سپاس بۆ ئامادەبوونیت. مامۆستا یا بەخێر بێ. مامۆستا لەگەڵ کردنەوەی دەرگاکانی خوێندنگەوە دەستپێکردنی داوامی ساڵی نوێ ئایا کێشە و گرفتەکان زیاتر لە چیا خۆی بینێتەوە؟ بەناوی خوای گەورە و میهرەبان دەستخۆشتان لێ دەکەم بۆ ئامادەکردنی ئەم بەرنامەیە. بێگومان من سەرەتا دەڵێم پێویستە دەستگاڕاگەیاندەکان لە سەرەتای ساڵی خوێندن کۆمەڵێک بەرنامەی تایبەت پێشکەش بکەن لەسەر ساڵی نوێی خوێندن و پرۆسەی پەروەردە و فێرکردن لە هەرێمی کوردستان. لەبەرەوە من وای دەبینم خوێندن و سیستەمی خوێندن بەرەو قەیران دەڕوە لە قەیرایان لە قەیراندا و بەرەو قەیرانی گەورەتریش دەڕوە ئەگەر بێت و پسپۆڕان و دڵسۆزان و چاوساغان چاوی پێدا نەخشێنەوە و قۆڵی لێ هەڵنەماڵن بەڕاستی بەرەو کارەسات دەڕوە. لەبەرەوەی بۆ خۆم 28 ساڵ بۆ 29 ساڵ دەسێ ناو پرۆسەیەدا هیچ ساتێک وەکو ئێستا نەبینیوە کە بێئومێدی لە خوێندن و ڕەخنە و گلەیی لە خوێندن هەبێ. هەر لە سەرەتاوە یعنی ئێستا دەبینین ئەگەر بێت و ئەوانەی لە ناو پرۆسەی خوێندنیش نین هەر لە ڕاگەیانەکان تەمەشا بکەن دەزانن گرفت هەیە لە ناو پرۆسەی خوێندن. هەر ساڵ دەستپێکردنەوەی ساڵی نوێی خوێندن بە کۆمەڵێک گرفت دەستی پێکرد. ینی تەمەشا دەکەی ئێستا یان تا ئێستاش کە 30 ساڵەیە حکومڕانی خۆماڵی هەتا ئێستا بینایی تەواو نییە. هەتا ئێستا میلاکات یان لە شوێن هەیە زیادە لە شوێن هەیە کەمە یاخود چارەسەر نەکردنی ئەو مامۆستا دانەمەزراوانە یان کە وانە بێش کە تا ئێستا نەتواندراوە چارەسەر بکایان یان بەڵێنێکیان پێ بدەن و دایان مەزرێنن یان دەستیان بەڕوودا بنێن و دایان نەمەزرێن پێیان بڵێن. هەمیشە هەموو ساڵی سەرەتای دەوام دەست پێ دەکاتەوە. یان ئەو ساڵی خوێندن کە دەوامەکە زووتر دەستی پێکرد تەمەشا دەکەین ڕوبەڕووی کۆمەڵێک قەیران بووینەوە. تەمەشا دەکەین لەبەرەوە هیچ ئامادەسازیەک و ئامادەکردنێکی بۆ نەکراوە بۆ ساڵی نوێی خوێندن. تەمەشا دەکەین ساڵ ئەوەن تا ئێستا کە لە سەرەتای پاییزەوە تۆزێک جەوەکە گۆڕاوە بەڵام ئێستا شار گەرمە. یعنی نەبوونی فێنکەرەوە لە قوتابخانەکان کێشەیەکی گەورەی بە تایبەتی بۆ قوتابخانە بنەڕەتیەکان هەمووی منداڵ ناتوانن بەرگەی ئەو گەرمایە بگرن. هەتا پانکەکان لەبەرەوەی هیچ چاک نەکراون یان خۆیان بۆ ئامادە نەکراوە هەمووی تۆزی لەسەر نیشتۆ و کار ناکەن. ینی تەمەشا دەکەن من بورانەوەی منداڵ خوێنبەربوونی لوتی منداڵ یاخود ژەهراوی بوونی منداڵ یعنی کۆمەڵێک قەیرانە یان کتێب تا ئێستا مامۆستا هەر ئەکرێ ئەم ژینگەی باست کرد پاش 2 مانگی تر ڕێک پێچەوانە بێتەوە سەرمایەکی زۆر هەیە ئەگە گەرمکەرەوەش نەبێت هەمان گرفت هەر درێژە ئەکێشێت. خۆشی بۆ ئامادە نەکراوە. من ئێستا باران باری لە هەندێک ناوچە وەکو دەڵێ سەرمایە ئێستا بە تایبەتی ناوچە سنووریەکان بەڵام مباریدە نەگەی کە وەزیر وعدی دا و بەڵێنی دا گوتیوە پێیان دەگا بەڵام باران باری دەبێت ئێستا لەگەڵ مباریدەکە سۆبەش بنێرێ یعنی کە نەتواندراوە خۆی بۆ ئامادە بکرێت. لەبەرەوە ئەو قەیرانانە ساڵانەش دووبارە دەبنەوە. وەکو گوتم یان شتێکی تر کە دەستی پێکرد ئایا وەزارەتی پەروەردە نایزانێ ئاگای لێ نییە یاخود بەمە بەس دەیکە ئەو ئاڵای لەسەر پۆلی 2 بنەڕەتی وێنەیەک دانراوە کە جێگای سەرنجی هەموو خەڵکە چۆن یان هاوڕەگەزبازی ئاڵای هاوڕەگەزبازی لەسەر شێوەی کۆلارەیەکە. من بۆ منداڵەکەی خۆم من دام بەزان وەکو پۆستێک لە فەیسبوک دام بەزان و تعلیقێکم لەسەر لێدا برادێکمە تەڵەبەی خۆم بۆ ئێستا مامۆستا لەسەری نووسی بە مامۆستا لە 2013 هەیە یەکاکە من نەمزانی منداڵم لەوێ نەبووە لەوانەیە کەسێکیش منداڵی لێوێنە بێ نەیزانێ یاخود لە مەکتەبەکە دەرسەکە نەڵێتەوە نەیزانێ. من ئەو کاتە کە زانیم ئەو کاتی لەسرم نووسیوە. کاتێک کەس هاتووە دەنگ پێشتر لەسەر ئەم بابەتە کەس باسی نەکردو بەڵام لەبەرەوەی لەوانەیە لەو کاتی ئەو هاوڕەگەزبازی ئەو دەنجی نەبوو بێ دەنگدانەوەی نەبوو بێ لە هەرێمی کوردستان. بەڵام ئێستا کە دەزانێ هەمان ئاڵایە کە هاوڕەگەزبازان هەڵیان داوە ئێستا لەسەر کتێبێکی پۆلی 2 بنەڕەتیە
یعنی منداڵێک وای لێ دێزا من زۆر مناقەشەم لەسەرەوە کردو پێم خۆشە ئێوە بەرنامەی تایبەتان لەسەریە بێ چاندنی خۆشەویستی ئەو ئاڵایە لە دڵی منداڵ ئەو ئاڵایی خۆش دەوێت بەس وەکو ئەو شتە ناکە بۆی ئاماژەی بەس لەبەرەوە لەسەر کتێبەکەیەتی ساڵێک ئەو کتێبە لەبەر دەستێتی ساڵێک ئەو بەرگەی لەبەر چاویەتی لەبەرەوە لەهانەی خۆشەویستێکی ئەو ئاڵای لە دڵیدا دروست بێ لەبەرەوە بە قەیرانی دەزانم بە دەستێکی نائەمینی دەزانم کە منداڵەکان بەرەو قەیران دەبن لەبەرەوە وەزارەتی پەروەردە لێ نووسرا لەسەر وەزارەتی پەروەردە و فێرکردن یەک پەروەردە پێش فێرکردنە بەڵام تەمەشا دەکەین پەروەردە نەماوە لەبەرەوە ئیش لەسەر ناپەروەردەکردنی منداڵ دەکرێت لەبەرەوە من وای دەبینم کە کەسانی پسپۆر دڵسۆزان بەرنامەی تایبەتی نووسینی تایبەتی هەتا کتێبی تایبەتی لەسەر لە وڵاتان شتێک کە زۆر ئیشی لەسەر بکرێت پەروەردەکردنە شتێک کە ئێمە پێشتر شانازیمان پێوەکرد بێ پەروەردە بووە لە ناو خێزانی کوردی لە ناو قوتابخانەکان مامۆسایان بە دڵسۆز بەڵام ئێستا تەمەشا دەکەین ینی حملەیەک هەیە پەروەردەش بێ ئەرزش بکەن ینی وای لێ بکەن هیچ بەهایەکی بۆ نێڵن اینجا لە هەر ڕوێکەوە بێ لە هەر ڕوێکەوە بێ هەتا لە دانانی بەڕێوەبەر هەتا لە دانانی هەمن سەرنجم هەیە لەسەر دانانی وەزیر ینی وەزیر هەر وەزیرێکی کە پەروەردەدا دەندرێ لێساوە بە جەنابی وەزیر دەڵێم دەبێت قۆناغەکانی مامۆسایەتی بڕی بێ بۆی لە مەعاناتی پەروەردە و فێرکردن بزانێ خۆشبەختانە کە ئێستا لە وەزیرەکانی تر پێشووتر ئەو وەزیرە باشتر لەوانەیە لە مەعانات بگە بەڵام هەتا ئێستاش نەتواندراوە مەعاناتەکان حەل بکەن ینی کێشەکان ناوچێشەکان ئەوسا باز لەوە کرێ بەشێکی زۆر لە قوتابخانەکان لە پاڵ ئەو گرفتانەی هەیەە ژینگەی قوتابخانەکان زۆر ناتەندروستە لەبەرەوەی ئەو کەسانەی وەکو خزمەت گوزار لە قوتابخانەکانە هەبوون تەمەنیان زۆر بۆ خانشین بوون هیچ جێگرەوەیەکیان ئەمەش گرفتێکی زۆری دروست لە بەردەم پرۆسی خوێندن لە ئامادەیەکەی خۆمان ئێستا ئێمە کەسێکمان بەکرێ گرتووە کە بێ بۆ پاکردنەوە لەسەر ئەرکی لەسەر ئەرکی مامۆستان لەسەر ئەرکی مامۆستان یعنی نییە خۆ دامەزراندن نییە هەر کەسێک کە خانە نشین دەبێت کەسێکتری لە شوێندانانێ ناشی گوازنەوە لەوانەیە لە شوێن هەبێت زیاتر بێ بەڵام لە شوێن هەبێ نەیبێ بەڵام ئەو قڕی و پڕیا لەوانەدا هەیە لەبەرەوە نەتواندراوە لەبەرەوە ئەوە خاڵێکە یعنی زۆربەی ئێستامە وەکو خۆمان زۆربەی ئامادەیەکان و بنەڕەتیەکانیش بە خوێندکارەکان پاچی دەکەنەوە ڕاستە خۆشە ینی شتێکی باشە من بە پەروەردەیشی دەزانم بەڵام بێ خزمەت گوزاری نا ینی ئێستا لەوانەیە لە کۆمەڵ لە یابان قوتابی خوێندکارەکان بۆ خۆیان پۆلەکان و ژینگەی مەکتەب بپارێزن یەکەمیان بپارێزن دواتریش ئەگەر شتێکە بێ پاچی بکەنەوە بەڵام وڵاتی ئێمە نەگەیشتۆتە ئەو ئاستەیان پەروەردەیان والێ نەکردووە کە ڕۆشنبیری پاک و خاوێنی لە ناو قوتابخانەکاندا بچێنن لا لە دڵ و دەرونی قوتابی خوێندکارەکاندا بچێنن لەبەرەوە وانەی وامان وانەی ڕەوش نیست لەوان وانەی ڕەوش دەخوێنن ینی بەشێک لە وانەکان یانوانە سەرچیەکان یانوانەی ڕەوشتە ینی قوتابی و خوێندکارەکە فێری ڕەوش دەکە هەلا لە قۆناغە سەرەتایەکان و فێریان دەکەن ینی فێریان دەکەن ینی بۆ خۆی خزمەتی خۆی بکات بەڵام ئێمە وانە ینی تەمەشا دەکەیت تۆ دەبینی لە قوتابخانەی ئەهلی دەبینی و قوتابخانەی حکومیش دەبینی یعنی ئەو تەمەشا دەکەی هەموو خزمەت گوزاریەکی هەیە بەڵام تەمەشا دەکەیت لە قوتابخانە حکومیەکە کە دەبوا زۆر پێچەوانە بێت دەبوا حکومەت کاری لەسەر ئەوە کردبایە ینی قوتابخانەی ئەهلی نەبێ ینی دەبوا وەزارەتی پەروەردەوای کردبایە خەڵک ڕووی لە قوتابخانە حکومیەکان کردبانە ئەوەندە ئاگیان لێ بۆ ئەوەندە ئاستی خوێندن ئاستی خزمەت گوزاریان بەرز کردباوە قوتابی خوێندکارەکان ڕویان لە کەرتی تایبەت نەکردبا ڕویان لە کەرتی حکومەت کردبا بەڕاستی حکومەت میلەت چاوی لە حکومەتە نەک لە کەرتی تایبەت کەرتی تایبەت کەرتێکی سەرمایه‌داری و بۆ خزمەتی خۆی قوتابخانەیەک دەکاتەوە جا لەبەرەوە تەمەشا دەکەین بەش خۆشبەختانە ئەم ساڵی ڕابردوو یعنی قوتابخانە حکومیەکان سەرکەوتوتر بوون لەگەڵ ئەو هەموو نەهامەتێک کە تێشیاندا لەناوە ئەو هەموو خزمەت گوزاری کە لە کەرتی تایبەتدا هەیە مامۆستا هیچ جیاوازیەک هەیە لە نێوان شارەکانی هەرێمی کوردستان چونکە تا ئێستا چەند ئیدارەی هەیە لە هەرێمی کوردستاندا ئەمە کردو گرفتی ناوچێک لە ناوچێکی تر جیاواز بێ و خزمەتێک نەکرێ بە پەروەردە خوێندن لە کوردواری دەڵێ ئەوەی لەبەر چاوانە لەبەر دڵانە من دڵنیام کە ناو پارێزگاکان زیاتر لەبەرەوەی چاوی زیاتر لەسرە
زیاتر گرنگی پێدەری لەگەڵ کەم و کورتی زۆری شێ بە حەقە لە پارێزگاکان ئەجا قەزاکان ئەجا گوندەکان ینی لەوانەیە ئەو چاوی کە لەسەر پارێزگاکان بێ و ناو مرکز بێ ئەو چاوە لەسەر دەرەوەی شار نەبێ لەبەرەوە گرنگی زیاتر بەوە دەدەن بەڵام هەر نەشتواندراوە بەواقعی نەتواندراوە کەم و کورتیەکان بنەبڕ بکەن هەردا لە شارەکانیش نەیانتوانیوە لەبەرەوە ئەگەر دیقەت بدەیە لە شارێکەوە بۆ شارێک میلاک جیاوازە مامۆستا هەیە لەوانەیە وانەی کەم بێ وانسا هەیەوانەی زیاتر بێ لەبەر وانە بێژەکانە تا ئێستا نەتواندراوە گوتم یان دایان مەزرێن بەڵێنیان پێ بدەن کە بۆ خۆیان وانە بێژەکان دەڵێن نزیکەی سەیەکی مامۆستایان ئێستا وانە بێژن بەڵێ لە زۆربەی مەکتەبەکان ئەگەر وانە بێژەکان لێ بێنە دەرێ نەتوانراوە قەیرانە سارە سەر بکرێ لایەنێکێک لە هۆکارەکان ئەگەر من زۆر جار باسم کردووە ئەگەر بێت و خانە نشینی دابەزێنی 5 ساڵدای بەزێنی بۆ هەروەها موچەی خانە نشینیش ئەو لێبڕینەی نەبێ بە موچەیەکی باش خانە نشینی بکەی خەڵک بۆ خۆی داوای خانە نشینی بکە پێشەوەی بگاتە تەمەنی خانە نشینی بەڵام ئێستا لەبەرەوەی ئەو موچەوانە ڕێژەی لێبڕینەکەی زۆرە لەبەرەوەی کەسەکە حتاوەکو بۆ خۆی حکومت دەستی بەڕوویەوە نێت بە خانە نشینەکە خانە نشین ناکە بەڵام پێشتر وانە بوو زۆر باشە مامۆستا زانیارێکی من گەرچی لایەنێک شوێن پژڕاستکراوەوە بەڕێز دۆک و مامۆستایە ئێمە لە مانگی نوێین ساڵی 2022 پاش 30 ساڵ حکومڕانی کوردستان و کوردی ئامادەی هەیە لەم هەرێمی کوردستانەیە لەبەر نەبوونی قوتابی و خوێندکار خەریکە داخرێ ئامادەی حکومی ئەگەر ئەمە هەیە بۆچی هەیە بۆچی داخرێ هۆکارەکانی چین بۆچی خوێندکار ئیتر ناخوێنن بێگومان پێم باشە ئەگەر باسی هۆکارکەم دواتر باسی هۆکارکەم بەڵام ئەو زانیاری جەنابەت ناڵێم هەر زانیاری تەواوە ئەنی معلومات تەواوە لە زۆر شوێن لە هەرێمی کوردستان هەم لە بنەڕەتی و هەم لە ئامادەیش داخراون یان ئێستا بە تایبەتی ئەم ساڵی خوێندن من دەڵێم پاریش دادەخران بەڵام ئەم ساڵ یاسایەکە دەرچوە وەزارەتی پەروەردە دەڵێ نابێ هیچ پۆلێک لە 15 قوتابی خوێندکاری کەمتر هەبێ هەر پۆلێک 15 خوێندکار و قوتابی کەمتر بێ ئەو پۆلە دەبێت دابخرێ بە نایاسایی دادەندرێ و هەروەها نەش هاتووە ئیشیش لەسەر ئەوە بکە هاندان بۆ کەس و کاری خوێندکاران بکە تمۆحیان بداتێ کە بخوێنن جا وەکو دەڵێ هۆکار زۆرە دواتر هۆکارەکان باز دەکەم ئێستا ساڵی پار لە سنووری ئیدارەی ڕاپەڕین بە تایبەتی سنووری پەروەردەی من بەگەر باسی ئەو دەڤەرەتان بۆکەمەوەی کە من بۆ خۆم ئاگام لێ و لە ناو معاناتەکاندا دەژێم ئامادەی زانستی ئێواران لە سەرچاوە داخرا ئەو ئامادەیە داخرا لەبەر نەبوونی قوتابی ئامادەی ئازادی ئێواران بە هەمان شێوە داخراوە دواناوەندی تێکۆشەران لە ڕانیە داخراوە ئەمە ئەم ساڵیان ئەم ساڵ بەس ئامادەی زانستی ئێواران لە سەرچاوە پار داخراوە ئەوانەی تر دواناوەندی تێکۆشەران ئەوە داخراوە بنکەی ئالانی فێرکردنی گەوران لە چوارقوڕنە داخراوە لە بەرنەبوونی خوێندکار ئەگەر بنەڕەتی قوتابخانەی بنەڕەتی هیوای ئێواران لەگەڵ شەهید محەممەد ڕەسوولی ئێواران هەردووچیان کراونەوە یەک دەمج کراون تێکەڵ کراونەوە یەک ئامادەی هیوای ئێواران لەگەڵ شەهید محەممەد ڕەسوولی ئێواران لە ڕانیە کراوەتەوە یەک یەکێکمان لە دەستدا بەڵێ محەممەد ڕەسوول بۆتە محەممەد ڕەسوول ئامادەی ئازادی ئێواران و ئامادەی ڕانی ئێواران ئەوش دەمج کراون تێکەڵ کراونەوە بۆتە ئامادەی ڕانیەی ئێواران ئەوانە دواناوەندی ئیسلامی کە پێشتر سەر بە پەروەردە بوو ئێستا خراوەتە سەر ئەوقاف بەڵام ئەگەر نەشخرا بە سەر ئەوقاف لەبەر کەمی قوتابی دادەخرا بەڵام ئێستا خۆشبەختانە خراوەتە سەر ئەوقاف هەتا ئێستاش نەتیجەی دیارنی ئادا دەخرێ یان داناخرێت چێ تا ئێستا دیار نییە دوانە عەفوەن ئارینی خوێندنی خێرا کچان لە حازیاوە داخراوە بنکەی سەرچاوە ئەویش خوێندنی خێرا ئەویش داخراوە ئەوە کۆمەڵێک و هەروەها لە پشدەریش ئەوەی من ئاگام لێبێ قوتابخانەی ئیبراهیم ئەحمەد لە قەندۆڵ داخراوە ئەوش لەبەر کەمی قوتابی خوێندکار یعنی ئەوە بە حەقەت من دەڵێن بەرەو کارەسات دەڕوە ینی ئەرزشکردنی ئێستا ئێمە
وەکو مامۆستا وەکو کەسوکار وەکو دڵسۆزیش بە پرۆسەی پەروەردە و فێرکردن لە هەرێمی کوردستان من بە کارە ساتی دەزانم یعنی ئەو ڕۆژە منێ لە ئامادەیەکەی خۆمان پۆلی یازەی وێژەی کە دەستمان بە ڕوویانەوەنا گوتیان دەبێت هەشت تەڵەبمان هەبوو قوتابیمان هەبوو تیان دەبێت دای بخەن سوێن بەخوا گریانم هاتووە سوێن بەخوا خوێندکارەکانم گوتویانە مامۆستا بۆچی وەمان دەنێرنەوە ئێمە لێرە دەبین یعنی کاتە ماوەستا با بچینە سەر ئەو هۆکاران ینی بۆچی ئامادەیەکەی ئێوە هەشت خوێندکاری هەیە ئیتر خەڵک بێمێت بۆ لە خوێندن چۆ بۆ خوێنی حکوومەتی خوێنی حکومی بێارزش کراوە و گرنگی بە خوێنی ئەهلیە درێوە ئامادەیەکان ئیتر بەرەبەر هەنێک لە پۆلەکانیان و هەنێک هەر خودی ئامادەیەکە داخرێ سار بۆ تاواکنی قسەکانی بەڕێزستان یعنی مامۆستا ئەبینین ئێستا خوێندنی پۆل هەیە هەفتاتە لە بیتە ینی مە کارەساتە مەکتەبمان هەیە سێ داوامیتە لە کاتێکتا مەکتەبی ژێدا دەخرێ بەم شێوازە بێ بەرنامەی حکوومەت و لایەنە پەیوەندیدارەکان ناکاتەوە گوتم چڕی پڕی هەیە لە ئەوە یعنی ئێستا نەهاتووە ڕێخستنێکی میلاک ڕاستە لە ڕێگای ئەوە بە تەمان میلاکات ڕێک بخەن بەڵام چەندان ساڵە لە ناوچە هەیە مامۆستا سێ حسەی هەیە دوو حسەی هەیە چوار حسەی هەیە مامۆستاشە بووە ئەم بۆ خۆم لە ئامادەی ئێواران لە ڕانیە 36 حسە 34 حسە 30 حسەم گوتۆتەوە لە یەکی بنەڕەتیەوە هەتا 11 گوتۆتمەوە هەموو کۆمەڵایەتیەکانم دەگوتۆ مامۆستایتری نەبوو بەڵام ئێستا مامۆستا زۆرە و بەڵام نەتواندراوە ڕێک بخرێنجا من ئەوەی بمێ باسی بکەم ئەوە جگە لەوەی کە ئێستا چەندان ئامادەی و بنەڕەتی و بنکەکان داخراون چەندان ئامادەی و بنەڕەتی شەیە بڵێم دە و 11 و 12 یان 11 نییە یان 12 نییە یان 11 نییە یعنی بە پچڕی ئەوانیان یان لە 7 و 8 و 9 پۆلیان نییە لەبەرەوە من کۆمەڵێک هۆکار هەیە دەیبینم ینی بۆ خۆمەوەی دیقەتم داوەتێ و لەگەڵ خەڵکی پسپۆر و خەمخۆر قسەم کردو کۆمەڵێک هۆکار هەیە کە بۆ حاڵەتە کە حکومەت دەکرێت هۆکارەکان چارەسەریان بەرامبەردا بندرێ یەک لەوانە لە هەرێمی کوردستان ئێستا لەبەر ئەو قڕی پڕیە لەبەر ئەو ئابوووریە فاحشەی کە ئێستا لە هەرێمی کوردستان هەیە خەڵک دەستی داوەتە کەمکردنەوەی لەدایک بوون منداڵکەم بۆتەوە یعنی خێزانەکان ئەگەر بە نمونەیەک بۆتان بێنمەوە خێزان هەبووە خێزانی ئی خۆمان یعنی دەرەوەی خۆمان هەش منداڵی هەبووە هەش کوڕکچی هەبووە ئێستا هەموو کوڕکچەکانیان بڵێم شویان کردویان ژنیان هێناوە ئێستا بە هەر هەمویان لەوانەی هەش منداڵیان نەبێ باشە یعنی لەبەرەوە ئێستا حملەیەکی ئەوە دەستی پێکردووە خێزان وەردە بچووک دەبێتەوە خێزان منداڵێک دوو منداڵ یعنی نایڵن زیاتر لەبەر چی لەبەرەوەی ئەو نادادگەریەی هەیە ئەو ناومێدیەی خەڵک هەیەی ناوێ منداڵی لەدایک بێ و بەو ئاقارەدا بڕۆ ناپەروەردەی کە لە هەرێمدا هەیە وەکو ئێستا و یاسایی کە لە پەرلەمان دەرچووە بە حقیقەت شتێکی زۆر خەتەرە یعنی لەسەر خێزان ئەوە خاڵێکیانە خاڵی دووەمیان ئێستا لە ناوچەی ئێمە لە هەموو کوردستانی شوایە بەسە من زیاتر چام سڕ دەکەمەوە لەسەر بیتوێن و پشدەر یعنی خەڵکێکی زۆر ڕووی لە خاریز کردووە ینی من ئێستا چەندان قوتابی خوێندکار هەبووە قەتا قەنەعەتمان پێنەکاکە ئەو ساڵ بخوێنە جا دەکرێت لە هاوینەکەی بڕۆی دوای ئیمتحانکردن بەڵام ڕانەوە ساوازی هێناوە و بۆشی ڕێک نەکەوتووە بڕوە ئێستاش خەڵکێکی زۆر ڕوو لە دەرەوە دەکاوە هۆکارێکە خوێندکار لەبەرەوەی هیچ ئومێدێکی بەو هەرێمە نەماوە کە چاکسازی تێدا بکرێ ڕویان لە دەرەوە دەکەن و هەروەها نائومێد بوون لە خوێندن ینی تەمەشای مامۆستا دەکات تەمەشای دکتۆر دەکات تەمەشای ئەندازیار دەکات تاعین بوون نییە کە نائومێد دەبێ ینی کەس دامەزراندن نەبێ یان ئێستا گوتمان نزیکەی سەیەکی مامۆسایانی هەرێمی کوردستان وانە بێژن گرێبەستیان بۆ نوێ ناکرێتەوە تاعین ناکرێن کەواتە ئەو خوێندکارە بە تۆ دەڵێ ئەوە تۆ تەواوت کردووە کوا ژیانت من بۆ بەو ژیانە تۆ ڕاستە لێرن لەوانەیە نەتوانای بۆ نەلوێ بچی بەڵام من دەڕۆم کاتە هەموو ئەو هەوڵ و تێکۆشانی هیچ سوودێکی نابێت لە کۆتایە من بۆتە هۆی بەڵێ شەڕی نمرە دەکات خاڵش کەمی هەلیکار وەکو باسم کرد کە هەلیکار لە کەرتی تایبەت بە تایبەتی ینی نەتواندراوە حکومەت شوێنی ئەوانە بکاتەوە خاڵش دیان دانەمەزراندن
خاڵش تریان چاولێکەریە ینی چاولێکەری سابۆتە هەموو خەڵچێک دەبێت کەسێکی لە خارج بێ یان منداڵەکە قوتابیەکە قسە لەگەڵ یەکتر دەکەن ئەو ناومێدی خۆیان پەخش دەکەنەوە خەڵکێکی تریشەوە بەو دەردە دەچێت و جیرۆ دەدەبن خاڵێکیان نادادگەریە بە حەقەت نادادگەریەکی زۆر هەیە ینی بە هەزارەها خەڵک ئێستا موچە وەردەگرێ بەڵام موچەی چی وەردەگرێ چ کاری هەیە یان چ کاری کردووە من دەڵێم ئەگەر پاداشتی ئەوەش بێ کە لە شاخ پێشمەرگە بووە و ڕێخستن بووە ئەتا ئێستا پاداشتی خۆی وەرگرتوەوە 30 ساڵە پاداش دەکرێتەوە و دەکرا ئیشێکیان پێ بکەن دواتر خانە نشین بکەن نەک ئاوا بە بەرچاوی خەڵکەوە 2 موچە و 3 موچە و 4 موچەی وەربگرێت ئەو نادادگەریە هەیە ینی دوو حیزبی باڵادەست باڵی بەسەر ئەندامانی خۆیاندا شاد هەرچەندە لە ناو خۆشیاندا ئەو نادادگەریان هەیە چ جای لەگەڵ دەرەوەی خۆیان خۆشیانەوەی سەر بە تاقمێک بێ دەسەڵاتدار بێەوە پلە و پای بەرز دەکرێتەوە دەکرێتە بەڕێوەبەر دەکرێتە پلەی دەدرێتێ خاڵشتریان وەکو گوتمان گرنجینەدان بە کەرتی حکومی ئیهمالکردنی کەرتی حکومی و گرنجیدان بە کەرتی تایبەت یعنی تەمەشا دەکەین چ شتێکە یاسا من ئامادەی دەزانم ئامادەی دەزانم ئەو ساڵ 500 قوتابی هەیە 500 قوتابی هەیە ئەهلی ینی تۆ حساب بکە ئەو 500 ئەگەر بێت و بەسەر ئەو ئامادەیانەی کە داخراوندا هیچ کێشیان نانێ ماوەسا بە پەیامەکە جوان ڕوونکەینەوە ئامادەی هەیە 500 قوتابی هەیە کە با بڵین ئەهلیە تایبەتە بەڵێ ئامادەیشمان هەیە حکومیە یا داخراوەیان وەکو مار و پێژە پۆلی 11 هەیە 12 یان 12 11 ئەجاک کە تەماشا دەکە گرنجیدانە بۆ پەروەردەمێنە یا هەر تەنها فێرکردنەکە فێرکردن تەواو نییە چی بۆ معلوماتان یعنی من ئامادەیم پێشک دێ لە کۆی لە 100 تەڵەبەی دەرچوە لە ئەهلیش بووە ینی وانە بێ بە هەردوو دەورەکە ینی لە 100 کە لە 100 کەسی دەرچوو ینی بە هەردوو دەور وانە بێ کەواتە کارە ساتە تۆ قوتابیەک دەسی دەینێری بۆ ئەهلیسا وەکو گوتم ئەهلیەکەش وای لێ کردووە ئێستا ئەو مقۆیە لەبەرەوەی گرنگی زیاتر بەو دەدرێت هەتا شت هەیە لەو کوردستانە دەرچووە یەکەم و دووەم و سێیەمەکان چوونە ئاهەنگیان بۆ کردوونەکە ئی خۆیان نییە لە کەرێمی کوردستان لێرە ئەگەر ویستان دوای ناوەکەشتان پێ دەڵێم بەکو نەبێتە تەشیر ئامادەی هەیە لە هەرێمی کوردستان ئەهلیە یەکەم و دووەم و سێمی هیچ سێدا نەهاتووە چوین یەکەم و دووەم و سێم بردوویەتیانە لەو ئامادەیە ئاهەنگیان بۆ لەوێ جێراون بۆ گرنجیدان بەو ئامادەیە ڕێکلامیان کردو خۆیان لە حسابی توانای با بڵێن قوتابیەکان کە لە قوتابخانە حکومیەکانیش بوون لە حکومی دەرچووە بردوێتیان ئاهەنگیان بۆ لە تایبەت کردووە بۆی گرنجیدان بۆی سەرنجڕاکێشانی خەڵک کاکەەوە ئامادەیەوە گرنگە منداڵەکانتان بنێرنەوە ئەگەر وانە بێت چیتر هەڵدەگرێەوە لەبەرەوە ئەو گرنجیدانە بەوە منداڵم 2 ساڵی تر ئێستا ئەو ساڵ پۆلدا دەخرێت پۆل ساڵێککە 2 پۆلش نامێنێ ئەو پۆلش نامێنێ دەبێ ئەو ئامادەیە ئەو سا کارە ساتێکی ترە دێ و مامۆستایانە میلاکانە چ لێ دەکەی لەکوێ شوێنیان دەکەیەوە یعنی ئێستا حملەیەش تر هەیە ئێستا ساڵانە بڵێم ئێستا مامۆستای کۆمەڵایەتی کە گرفتی زۆریان هەیە ئێستا ساڵان بۆ ئەو کۆلیژانە داناخی بەکاتی ساڵانە بە سەدان خوێندکار لەوێ دەردەچێ لە بەشە کۆمەڵایەتیەکان زانمێژوە جوگرافیە فەلسەفەیە تەماشاش دەکە تاعینبوونی نییە من لێرە دەیڵم بە 10 ساڵی کەش ئەگەر خوێندنیش تا بگرێتەوە ئەوانە تاعین نابن چی ئەوەندە تەزەخومێکی وا هەیە لە مامۆستا ئەن ناتوانێت کاتی خۆی مامۆستا زۆر بە شێوازێکی هەڕەمەکی دامەزراوە لایەنی حیزبی هاتووە هەتە مامۆستا سێ ناوەندی تەواو کردووە یعنی نۆی تەواو کردووە سناعە و تیزارە و زراعی تەواو کردو بۆ مامۆستا ئێستا شوێنی و مامۆستانێ تری گرتوێتەوە کە پەیمانگا و کۆلیژیان تەواو کردووە وانە بێ بە گرێبەستێک کاتی خۆی و مامۆستایانەکە بۆ حاڵەتێکی زەروری کە تۆ تەعینی دەکەی بەڵام دەبێت سەقفێک دابنێ دەستگای ئەهلی کەسێک دادەنێ دەڵێ بۆ مای 2 ساڵ بۆ مای 2 ساڵ لەگەڵ من کار دەکەی کە پێویستم پێ نەما ئەو 2 ساڵیان نوێی دەکەینەوەیان تەواو ماڵساگەر کۆتا پەیامت لێرە بگەێنی لەو دەرفەتەکەمی ئێمە ماڵمانە وەڵام من دەڵێم ڕووم لە حکومەتی هەرێمە بە تایبەتیش وەزارەتی پەروەردە کە چاوێک بەو کێشانەدا بخشێنێتەوە یعنی وەکو دڵسۆزێکە و قسە دەکەم
وەکو خەمخۆرێک و وەکو مامۆسایەکیش کە لەناو ئەو پرۆسەیەدا بەڕاستی من بەکارە ساتی دەبینم بە تایبەتی دەڵێم لیژنەی تایبەت هەبێ بۆ هەموو ئامادەیەکان بۆ ناوچەکان بیان نێرن لێکۆڵینەوە بکەن ینی ئەو خوێندکارانی کە قوتابخانە و خوێندنگاکانیان بەجێهێشتووە هۆکارەکەی چێ لە هۆکارەکەی بپێچنەوە چارەسەرەکەی و کاتی ئاسان دەبێت تا تۆ برینەکە نەدۆزی و پەنجە لەسەر برینەکە دانەنێ لەسەر گرفتەکە دانەنێ ناتوانانی چارەسەری بکەی لەبەرەوە پەروەردە من دەڵێم بەرەو قەیران دەڕوا و لەناو قەیرانیشدا و بە قەیرانی زیاتریش دەڕوا ئەم ساڵ ئەگەر چارەسەر نەکرێت بەڕاستی بۆ ساڵی داهاتوو قەیرانەکان گەورەتر دەبن و ئەو کاتی چارەسەرەکەشی زەحمەتتر دەبێت. زۆر سپاس دەکەین مامۆستا میرگان دەستکان خۆش بێ سەرکەوتوو بن و دەستخۆشتان میر عەبدولقادر مامۆستا سپاس دەکەین بۆ کاتێک کابرای بەخش مامۆستا سەرکەوتوو بن سپاسان دەکەم. بەڵێ ئەزیزان لەو بابەتانی تر کە لەگەڵ تۆرەکانمانە ئامادەمان کردو بۆتان ئەویش کۆمەڵک ڤیتی و بابەتی ترن دەچینە هەڵەبجە و لەوێ هاوکارانمان ڤیتێکیان بۆ ئامادەکردین سەبارەت بە کۆتایی هێنان بە خولێکی زانستە شەرعیەکان کە لەوێ ئەنجام درراوە مەراسیمێکیان بۆ ئەنجام درراوە و پێکەوە بینەری ئەو بابەتە دەبین. بەنای خۆی بەخشندەی میهرەبان ئەکادیمیای زانستە شەرعیەکان پێکهاتووە لە سێ قۆناغ لە ئێستادا دوو قۆناغیان دەرئەچن واتە قۆناغێکیان سێ ساڵی خوێندووە قۆناغیشیان دوو ساڵی خوێندووە بە شێوازێکی چڕوپڕ ڕۆژانە مادەکانی تەفسیر و عەقیدە و فقه و ئوسوڵی فقه و علومی قورئان و علومی حەدیث و وەروەها سیرەی نەبەوی و بەلاغە و ئەمانە هەموو بە شێوازێکی چڕوپڕی خوێندراون بۆیە ئەتوانین بڵین ئەم ئەکادیمیایە لە خولێکی چەند ڕۆژی یان چەند هەفتەیی زۆر لەوە زیاترە 3 ساڵە یان 2 ساڵە هەندێکیان ئەم فێرخوازانە بە بەردەوام توانیویانە ئیسفادەیەکی باش سوودێکی باش لەوانەکان ببینن و هەروە بەشایەتی خۆیان ئیسفادێکی باشیان لێ کردووە بۆ داهاتوودا لە ئێستادا بۆ ئەمساڵ خولی نوێمان ڕاگەیاندووە نزیکەی چەند چلتەلەبێ ناوی نووسیوە و ئەوەشی کە هەیە کە ئێستا هەیە زۆر لەوە زیاتر بووە بەڵام هەندێکی لەبەر هەندێک هۆکار نەیتوانیوە لە ئاخیرا بەشدار بێ ئیمتیحانەکە بکە بەڵام زۆر لەوە زیاتر بوو بەشداریان کردو ئیسفادەیان کردو زۆر سپاس بۆ سەرچین. سڵای خواتان لێبێ ئێمە وەکو کۆمەڵی خوێندکار لە پارێزگای هەڵەبجە بەشداریمان کرد لە خولێکی زانستە شەرعیەکان لە ئینستیتوتی ژیار بۆ زانستە شەرعیەکان ماوەی 2 ساڵ بەردەوام بووین لەم ڕێکخراوە بەڕاستی ئیسفادێکی زۆرمان لە بوارەکانی تەفسیری قورئان سیرەی ژیاننامەی پێغەمبەر دووری خوای لەسەر بێ علومی حەدیث و علوم قورئان و تەجوید و ئەم بە کۆمەڵی بابەتی زۆرمان خوێندووە و ئیسفادێکی زۆر باشیشمان لێ کردووە. خولێکی مەودا درێژ کە بۆ ماوەی 2 ساڵی خەیاندووە لەگەڵمان نابوون لە ڕووی زانستە شەرعیەکانیان پێوتینەوە هەم لە تەجویدەوە هەم لە فێربوونی زمانی عەرەبیەوە و فقه و علومی قورئانش ئومێد دەکەین نەکەر ئینستیتوتی ژیار چەندین بنکەی کە بکرێتەوە کە پارە بەم خولانە بدرێتەوە چونکە ئیسفادەی زۆری هەیە بۆ گەنجان پێمان باشە لە ئاستی سەرەتاییشەوە دەست پێ بکرێت بۆ نمونە لە مناڵی 6 ساڵانەوە بۆی علومە شەرعیەکان زیاتر لە مناڵان 6 ساڵەوە دەست پێ بکات بەڕۆسەرەوە بۆ چینی گەنجان و دواتریش مامۆسایانی تر. وەڵایزان هاوکارانمان ڤیتیەکیان بووە ئامادەکردوین لەسەر کاری دەستی لە پێشانگایەکە پێکەوە بینەر دەبین.
ئەمڕۆ منوەکو خانمێک بەشداریم کردو لە پێشانگایەکی پاییزە کە ساڵانە لەم شوێنەدا ئەم پێشانگایەکرێتەوە و خانمانی بەهرەمەند بەشدارە بن لەم پێشانگایانەدا. من بە کۆمەڵێک تابلۆ و ئیشی جیاواز بەشداریم کردو لەم پێشانگایانە. خانمان لە ماڵەوە بەهرێکی تایبەتیان هەیە کە دێنە دەرەوە بەهرەکەیان بەوانی دیکە ناسێنن. ئەم پێشانگایانە فرسەتێکە بۆ خانمان و پاڵپشتێکی تەواو بۆ سەرجەم خانمانی بەهرەمەند. بە کۆمەڵێک تابلۆ بەشداریم کردووە. یەکێک لە تابلۆکانم ئەم تابلۆیەیە کە تێیدا بۆی ئاویمانتیا بەکارهێناوە لەسەر شوشە ئیشمان کردووە و سپراش بەکارێنین بۆ سەر شوشەکە بۆ ئەوەی نەڕوشێ و زەڕبەی بەرنەکەوێت خراپ نەبێت. ئەمانە داواکاریان زۆر لەسەرەوە خواستی بەرامبەری زۆر لەسرە. ئێمەش بەپێی خواستی کەسەکانی بەرامبەر وێنەکانە کێشین و تابلۆکانمان دروست دەکەین. ئەمڕۆ بە بۆنەی بسوویەکینەوە کە یەکەم ڕۆژی پاییزە ڕێکخراوی بێناز هەساوە بە دروستکردنی پێشانگایەکی هونەری بۆ کۆمەڵەیە گەنجی دەبەری شارەزور. منیش وە گەنجێکی قەزای شارەزور هەساوم بە دروستکردنی کۆمەڵە تابلۆی هونەری بە هونەری سترینگ ئارت لەسەر ستایلی پۆترێت کە پێکاتێم تابلۆوانەیە من پێکاتوە لە تەختە و دەزوو بزمار کە هونەری سترینگ ئارت هونەرێکی تا ڕادەیەک تازەیە لە ژیانە و باشترین هونەرەکە ئێستاکە یعنی با بڵێن بەرزترین مەرحەلەی سترینگ ئارت لەم کاتەیە لەسەر هونەری سترینگ ئارت لەسەر ستایلی پۆترێتە کە لەسەر یەک بازنە بزمار بە دەزوو توانین ڕسمێک دروستکەی و ئەم ڕسمی من تەنها یەک بازنە بزمارە بە دەزوو ڕسمەکەم تیان نەخشاندووە. کاتی دروستکردنی ئەم تابلۆیانەی من لە 16 ساعتەوە دەست پێگا تا 24 ساعت. سەرەتا کە ئیشم کرد زۆرم پێچوو. یەکەم تابلۆکە دروستم کرد نزیکی 21 ڕۆژم پێچوو. 8 مانگ دیراسەم کرد لەسەر ئەم ئیشە. بەڵام ئێستاگە کاتەکانم زۆر باش کردو و بە باشی جیام کردوێتەوە. ئێستاگە ڕسمێک من لە مدەی 16 ساعت بۆ 24 ساعت دەتوانم ڕسمێک تەواو بکەم و کاتی ڕسمەکانم دابەش کرد بەسەر 4-5 ڕۆژە. من لەم کاتە زەمەنیەکەمەیە ئەتوانم ڕسمەکە دروستکەم و سەرەتا کە دەستم بە ئیشەکە ڕسمەکانی من لێڵ بووت ئەوەیە لە مەودایەکی دووریوە لە مەودایەکی دووری 10 مەتر 12 مەترەوە بتوانین ڕسمەکان ببینی. بەڵام ئێستاگە بە هەوڵ و مادووبوونێکی زۆر وام کردووە لە ڕسمەکان کە بتوانیت لە مدەی 2 مەترەوە بینن. بۆ من ئەم ڕسمی دایکم ئەتوانی لە مدەی 2 مەترەوە بە وازەحی ڕسمەکەت بۆ دەربچێت بە وازەحی فەیسی کەسەکەت بۆ دەرچێت. دۆستان بابەتی دۆممان بابەتێکی ترە و باس لا پەیوەندی نێوان کڕیار و فرۆشیار دەکەین. کاتێک ئێمە کاڵایەک دەکڕین وەکو کڕیار پێویستە کۆمەڵێک شت هەیە ڕەچاو بکرێت وەکو فرۆشیار کاتێک لە شوێنێکدا شتێک دەفرۆشێت پێویستە هاوکاری ئەو کەسە بکە کە شتەکەی پێدەفرۆشرێت و ئەو کڕیاری کە سەردانی دەکا کۆمەڵێک خزمەتگوزاری پێویستە. بە هەمان شێوە تۆی کڕیاریش کاتێک دەچیتە شوێنێک پێویستە هەندێک شتی فرۆشیارەکە ڕەچاو بکەیت یاخود ئەو شوێنەی کە کاڵاکەی لێ دەکڕی و لە
ئێستادا دنیای بازرگانی و کاری بزنس بۆ خۆی بوارێکی فراوانە و چەندین بردۆز و پرۆگرام و تایبەتی هەیە و تەنانەت وەکو زانستێکیش دەخوێنرێ. ئەمڕۆ باس لەم بابەتە دەکەین بە میوانداری پسپۆڕێکی دارایی و ئابووری کەویش زۆر بەڕێز دکتۆر کامەران قادرە. کاک دکتۆر سپاس بۆ ئامادەبوون و کاتت باش. کاکتۆر، پەیوەندی نێوان کڕیار و فرۆشیار تا چەندێک گرنگە لە بواری بازرگانی و کارکردنا بەگشتی؟ بەڵێ طبعاً ئێستا بۆ بەس مەسەلەن زانستێکە جیابەتەوە لە ئابووری بە دەرەجەی یەکەم نقطەی یەکەم بینی کڕیار و فرۆشیار نرخە بەڕاستی نرخەکە زۆر دەرەبینە لە بینی هەردووکیانە ئەمە دەرەجەیەکی زۆر بەرزە کە بڵین بە بەسمانەوەی چۆن توانی تۆ کڕیار بە خۆت ڕاکێشی لە ڕێگەی نرخەوە ئەتوانی کڕیار بە خۆ ڕاکێشی چۆن لە ڕێگەی نرخەوە واتە تۆ بتوانی منافسە بازار بکەیت و بەسەر ئەیکی کەمتر بە فرۆشیارانی بە کڕیارانی بۆ نمونە فرۆشیارەکان بە کڕیارەکانی بفرۆشێت واتە کڕیارەکان بتوانن فرۆشیار بدۆزنەوە کە هەمان کوواڵەتی ئەو بەرهەمەی کە ئەیکڕن بە نرخێکی کەمتر بێت لە بازار ئەمە دەرەجەیە کەمە خەڵک لەبەری خەڵک بە دوای هەزانی ئەگەڕم. خاڵی دوم کە زۆر گرنگە ئەوەیە تەعاملاتی چییە فرۆشیارە بەرامبەر بە کڕیار نە کڕیار بەرامبەر فرۆشیار چونکە جاری وایە کڕیارەکان بەرامبەر بە فرۆشیارەکان هەنێ ئەترازاتیان هەبێت مەسەلەن فرۆشیارەکە هیچ قسەیەک ناکات مەسەلەن زۆر ڕیاکشنی نابێت کاردانەوەی نابێت بووینەکە بەڵام ئەوەی کە زۆر گرنگە ئایا فرۆشیارەکە تەعاملی لەگە کڕیارەکان چۆنە ئەمە نقطەیەکی زۆر گرنگە کە تۆ بتوانیت خەڵک ڕاکێشی تەنانەت جاری وایە نرخیش دەورێکی وا نابینێت بۆ ئەوەی تۆ نرخێکی کەمتر لە بازار بیفرۆشی بەست ئەگە تەعاملات بەرامبەر بە کڕیارەکان خراپێ بەڕاستی خەڵک نایە بۆ لەو ئەمە یەکێکە لە هۆکارانی کە کاڵاکەش بەسەر ساغەکاتەوە کەیتەوە ڵی باشە چۆن کڕیم بزەبت ڕاستە یعنی ئەجا ئەوەی کە بابینە سەر ئەوەی کە ئایا کاڵاکە چۆن بەسەر تا ساغکاتەوە ئایا تەعاملاتی فرۆشیارەکە لەگە کڕیارەکە چۆنە لە ڕووی قسە و گفتوگۆوە مەسەلەن ئەمە کاریگەریکی ڕاستە خۆی هەیە لەسەرەوەی کە تۆ زیاتر خەڵک ڕاکێشی بەڵام بە شەرتێک تۆ کە کاتێک قسە ئەکەیت بۆ یەکێک ئەو وەسفەی کە تۆ وەسفی ئەو بابەتە ئەەکەی یا ئەو پرۆدەکتە ئەەکەی یا ئەو بەرهەمە ئەەکەیت کە تۆ پێی ئەفرۆشیت بزەبت 100% وابێت ینی بڵێنی غەشی تیانە بێت ئەگە غەشی تیا بێت تۆ ئەو جارە قازانجەکەیت و پێفرۆشیت و لەوانەیە نەگەڕێتەوە بەڵام جارێکتر ناگەڕێتەوە ئەو بە خەڵکی تی ژەڵێکە ئەو کەسە بە کەڵک نایە جارێک شتم لێ کڕیەوە بە کەڵک ناتەوە یا تعامل یا جاری شتەکەی بە کەڵگیت بەڵام تعاملاتی ناخۆشە جوابن نایەتەوە ئێمە لە سلێمانی چەند حاڵەتی وا هەیە مەسەلەن لە مارکێتە گەورەکانی شەیە مەسەلەن یەکێک پێڵیت ئەوای چەند یعنی وا جواب دێتەوە تااقەت نییە هەر دیسان و پرسیارێکی تری لێ بکەیتەوە ئەمانە کاریگەری زۆری هەیە یعنی ئەگەر سعرەکەشی هەرزان بێت لەوانێت تۆ تەرکیز نەکەیت. کاک زۆر خۆی جارێک گرفتی سەرەکی ئەمە لێرەیە کە چین بۆ بازار هەر پلانمان نییە بڕیار نییە بچم شتێ بکڕم بە سوتفا ڕۆم شتێکە بینم بە دڵم بێ بەڕێز وەکو پسپۆڕێکی بواری ئابووری یاخود چۆنیەتی مامەڵە ئەو ڕێنمایانە یاخود ئەو ڕێکارە ئابوووریانە کەواکەن منێک کە چمە قالبی کڕیارەوە و شت کڕینەوە سەرکەوتوو بم لەو پرۆسەیە ئەبێت چی بکەم پلانێک بە پلان بڕۆم چۆن ئەو کارە ئەنجام بدەم. بەڵێ خۆی بۆ زۆربەی کەیسەکان ئەگەر هاتوو مەسەلەن بەتابەتی بۆ شتومەکانی کە قەبارەیان تۆزە با بڵێن پارەکەی زۆرە بۆنمە یەکێک تەلەڤیزۆنێکڕێت بە 5 وەرەقە حەوەرەقە زۆر دەگمەن هەیە یەکێک چەپچێتە بازار بای حەوەرەقە بیکڕێ بەڵام یەکێکە چێ مەسەلەن بۆ هین باخەیەکڕەیە شتێکی بەسی دەکرێت بای 2000 یا 5000 شتێک ئەوە حاڵەتی زۆر زۆر لە 75 حاڵەتەکان بەتابەتی لە پیاوانە ئەوەیە یەکسەرە ینی بەبێ پلان ئەیکردن بەس بۆ ئەو شتومەکانی قەبارەکەی گەورەیە وەکو ئاین با بڵێن پارەکەی زۆرە بەڕاستی ئەوە زۆربەی زۆری حاڵەتەکان ئەوەیە کە بە پلان ئەیکردن پێشتر پارەی بۆ دانێن لەبەریکە بەڕاستی پارێکی زۆری ئەوێت بەڵام لە ئابووریە بەڕاستی تعاملات و مەسەلەن بۆی کە تۆ بتوانانی زۆر بفرۆشی ئەمە باسی ئەوکەین کە یعنی بینی کڕیار و فرۆشیار چییە بەی فرۆشیار ئەوێ بە نرخێکی بەرز بیفرۆشێ و زۆریش بفرۆشێت لە پێناوچی لە پێناوە قازانجە کڕیاریش ئەوێت بە نرخێکی نزم بیکڕێت بەسەر ئەو شتمەکەی کە هەیە بە نرخێکی نزم بیکڕێت بۆی کە ئەو پارەی کە بۆی داناوەشێکی بۆ بێنێتەوە بۆی بیا بە شتێکی تر تعاملات مەسەلەکە ئەمەیە مەسەلەکە نرخە بەڵام بەدەر لە نرخ چەند شتێکی ترمان هەیە وەکوتم تعاملات مەسەلەن ئێستا زۆر جار لە ماڵەکانە ئەو حاڵەتە لە کوردستان هەیە مەسەلەن یەکێک بەردەوام سێتەگا بە ینی خاوەنی شۆپەکە یا بڵێن ئەو ستافێکە لە شۆپەکەیە بەردەوام بەدواتەوەیە بۆی بزانێت تۆ چێکرێت و کەسێکی کڕیارەکە لە زۆربەی کەیسەکانە کڕیارەکان مرتاحنین بەوە بەڕاستی ئەمە شتێکی تر وال لێ ئەکاتەوە کە ئەبینیت ئەو لەو مۆڵە مەسەلەن
یەکێک لە شۆپەکان وایە یادوانە شۆ ناتوانانی بچیتەوە لە بەرەوەی ساڵی ئەچمە ژوورەوە دوای ئەوە یەکێک چاودێری مەکاوتایی نەبێ بە دوامەوە ئەبێ و تا بەحساب ئەوان بە شتێکی مارکتینی داڵن بەڕام بەڕاستی لە ڕووی سایکۆلۆژیا بە تایبەتی بە تاشی کورد ئەمە هین نییە بەڕاستی مەقبول نییە زۆر نامرداحە هەستەکە کە ناتوانێت بە مرتاحی سەی شتەکان بکە و سعرەکانی چێ بکات ئیلا لێک حاڵەتانە بێ تۆ کە پێویستی بە بوو خۆت بانگێکی خۆ غەیری ئەوە ناتوانێت بەڕاستی یا مەقبول نییە لە لای ئێمە بۆی کە یەکێک بەردەوام چاودێری بکات تەمان ئەو چاودێریە بە حسابی ئەوان شتێکی باشە بەڵام لە ڕوانگەی کڕیارەوە شتێکی زۆر خراپە. کاک دکتۆر ئەمێ لەسەر پوینتێک لەسەر خاڵک بۆستم ئەویش دروستکردنی متمانەیە تا چەندێک گرنگە کە هەم من وەکو کڕیارێک متمانم بۆ کەسە هەبێ کە شتەکەی لە ئەکڕم بەڕاستی ئەو کاڵای هەیەی وەکو بەڕستان ئاماژەشتان پێەیە بەڕاستی ئەو تایبەتمەندیانی تیاابێ ئەوە شتە بێ کە من ئەمەیە و هەمیش فرۆشیارەکە ئەو متمانی لا دروست بێکەم مشتریە یەتەوە بۆ لایە خۆت چۆنەڵی مامەڵەیەکی پیشەیانی لەگەڵا بکات و ئەو شتێکی هەردوو لا ئەیانەوێت جێبەجێ بێت ئەم دروستنی ئەم متمانەیە چۆن ئەبێت بەڵێ ئەوە زیاترەکەوێتە سەر فرۆشار چونکە جاری وایە کڕیار ئەچێت بابێنە سەر کڕیار جارێکم کڕیار ئەچێت شتەکان سێرەکە ئەگەر تۆ بشدانی 100% ئەمە کڕیار نییە ناتوانێت تعاملاتێکی ڕقی لەگەڵا بکەیت مەسەلەن بڵێ ئەگەر نایکڕێتی بڕ ئەو حاڵەتانە هەیە مەسەگەن نایکڕێکا کە فەرمو ئەوە نەسەرمان مێشەنە ئەم تعاملاتە عنی جارجار ڕوویاوە لە لای خۆمان ئەوە ناتوانانی چکە لە بەرێکە بۆ سایکۆلۆجیای کڕیار زۆ خەتەرە و دوای ئەچێت مەسەرەن ناوبانگێکی خراپە ئەبێ بە تایبەتی بۆ شوێنانی کە تۆزە بە ناوبانگن ئەوە مەسلەی کڕیار بەس مەسلەی فرۆشیار ئەبێ بەڕاستی زۆر ئارام و لەسەر خۆ بێت یعنی چکە هەموو جۆرە کڕیارێک یەت بۆ لا و کڕیار هەیە مەسەلەن نیو سعات لەسەر بابەتێک کە ڕات و ناتوانانی ینی تعاملاتێکی ڕقێ بێت بەنسبەت ئەوەی کە ثقە لە نێوان کڕیار و فرۆشیارە هەبێت ثقەکە ئەگەڕێتەوە بۆ فرۆشارەکە بێ ئەو ثقەیە دروست ئەو متمانەیە دروستکە نەکڕیارەکە بۆ نمونە کە کاتێک تۆ پرۆدەکتێ بەرهەمێک پێی ئەفرۆشیت ئەبێتە ئەیچیلی لێ بکەیتەوە کە لەم بەرهەمە باشتر هەیە بەڵام سعرەکەی گرانترە کەواتە وە لەمەش خراپترێ بە سعرەکەی هەرزانترە ئەمانە زۆر گرنگە چونکە بۆ كريار ككاتك يت اشتمك كولي أركرب على الرغبة وقدرة على الدفع يعني الرغبة ليتي وتواناي كريني شيتي بوي كريبيتي كواتد أو دوانية بلام فروش ياركا أو أم قرارك يا مثلا كريارك أم قرارك يا ولا أساسي شيء لسه أساسي أو وصفك كفروش ياركا وتوتي كواتك بو خلالك لفروش ياركا هبك أو وصف كبو وصف كردني أو بابت أو برهمي كبي أفرشت چۆن پێزانی کەم خەلە لە هەیە مەسەک ئەڕۆیتە خۆی جاری وایە کەسە پێی نازانی دوای مانگێک پێ ئێزانی مەسە دوای مانگێک ئەزانی کە ئەم کواڵەتی ئەو کواڵەتی نەبووە دوای دوو مانگ ئەگەر کەسە پێی بزانین ڕەنگە بۆی بەریتەوە ئەگەر نا پێی نازانی دوای دوو مانگیش تازە خۆ ناتوانێت بۆ بێنێتەوە کەواتە تۆ ئەم کەس یعنی نەزڕێکی خراپی بەرامبەر بە ئەو فرۆشیارە متمانەکە لە دەستێت جایز لەوانەیە ئەو فرۆشارەکە بڵێ کە دەیان هەزار کڕیار هەیە مشکلێ نێ بە ئەو لە دەستێت ئەو شتە ئەو فکرێ زۆر غەڵەتە بەڵاستی لەناو ئێمەیە هەیە بە هیچ شێوەیەک تۆ کڕیارێ دوان سیان لەوانەیە هەریەکەیان سی کڕیار لە دەست بشێت مەسەلەن بەسی کڕێتر بڵێ هاوڕێی بڵێ ئەم شتم لێ کڕێەوە ئاوایە ئاوا خراپە متمانەی نییە کوڵتێکی خراپەوانە تۆ ئەم جارەگە بچی کوڵتی باشی فرۆشی تازە متمانە لە دەستاوە متمانەی مجموعی خەڵکی لە دەستاوە تۆش ئەتەوێت زۆرترینی فرۆش هەبێت وی کە زۆرترین قازانج بێت فرۆشار ئەوە زۆرترین فرۆش بێت وی زۆرترین قازانج بێت ئەگە ئەو متمانەیە لە دەست بێت لەبەر یەک پرۆدەکتێکە لەوانێت تۆ 2000 زیاتر لێسان بێت کە سەرگەی زەرەر و زیانێکی زۆر گەورە ئەکەیت. دکتۆر ئەگەر باسی بارودۆخی کۆمەڵگەی کوردەواری بکەین لە کۆتایە ئێمە باسی تاکەکانی کوردستانەکەین ڕەنگە کۆمەڵێک سیستەمی بازارکردن کڕین و فرۆشتن بۆ وڵاتێکی مۆدرن کە ئەو چاوی لە کوالیتی و نرخەکەیە لای ئێمە ئەوەندە چامان لە زمان و دەمولەفزی فرۆشیارەکەی ئەوەندە گرنگی بۆ نرخەکە نادین زۆر چاگەزایی نرخەکەش زۆرە بەڵام لەبەر خوێن شیرینی فرۆشیارەکە ئەو نەخۆش بابەتەکە و بۆ شێکاتەوە پارێکی زیاتری ژەدەی بە پێچەوانەکەشی ڕەنگە ڕاست بێ هۆش چۆن فرۆشیارەکانمان هۆشارکەینەوە گرفتێ زۆر جار چیتە مارکێتێک مەشغوڵی مۆبایلەکێتی تەلەفۆنەکان نایە بەدەمتەوە ڕوونکردنەوە بۆ نادازانیاری نەدا بە سلوبێکی زۆر ناشرین جواب بدەداتەوە یاسایەگەی وابزانام لە ئابووری جەران ئێوە هەمیشە حەق بە مشتریە چی بکەین فرۆشیارانی کوردستان هۆشیار بن یعنی تۆزێک ئاستی
بە بازارکردنیان بەرز بێتەوە. بەڵێ طبعا مەسائلی مارکتین زۆر گرنگە بەڵام لە شۆپە پسکۆلەکانە مەسای کە یەکێک دوکانێکی تایبەتی خۆی هەبێت یا من بۆ یەکێک ئیشەکەم لە دوکانێکە خەلەلەکە لێرەوەی ئەگەرنا لە مۆڵە گەورەکانە تا ڕادێک یعنی ریسپێکتی تیا بڵێن احترام و ئەمانی تایە مەسەلەن مەشغوڵکردنی تایە بۆ لەبەر کە ستافێک هەیە ئەو ستافە بۆیان نییە مەسەلەن خۆیان مەشغوڵکە مەشتیترە ئیلا ئەبێ گرنگی زۆر بن بە مشتێکان بەڵام لە شۆپە پسکۆلەکانە یا بڵێن ئەوەی کە ئەو بە دوکانانی کە لە بازار هەیە یعنی حاڵەتی چەندین حاڵەتی ئاوایتە مەسەلەن تۆ پرسیارێکی لێکی وا جواب نایەتەوە کە بەقەت حەقی پرسیارەکەی خۆ بێت هۆکارەکەی چی هۆکارەکەی یەک بە دەرەجە یەکەم بۆ ئەوەی لەوانەیە ئەو کەسە کە لەوێ ئیشەکات دوکانی خۆی نەبێت مەسەلەن جاریوە سێ کەس چوار کەس لە دوکانەکان لەوانەیە خاوەن دوکانەکەی لێ نەبێت سەدفە لەو کاتەیە مەسەلەن زۆر بەدەم مینەکەەوە نان چونکە ئەوان بڕێک پارەی خۆیان هەیە مانگانە بۆ نمونە مانگیش 500,000 هەیە ئەگەر 100 دانە بفرشن و 70 دانە بفرشن هەروەکو یەکە ئەمەش خەلەلەکە بۆ خاوەن دوکانەکە گرێتەوە موتیڤیشن هەیە ینی هاندان هەیە تۆ مەسەلەن مانگانە 500,000 هەیە ئەڵێ ئەگەر هات و ئەم مانگە فرشمان زیاتر بوو 200,000 زیاتر بێت ئەوە موتیڤیشنە بۆ کەسێک کە تۆ لە لای تۆ ئیشەکات ئەبێت تعاملات لەگەڵ مۆبایلە خەریزە بۆ خۆ فەرمووت یا بە جوانی جوابی مشتەکان باتەوە جاریوە یعنی بە جوانی معنای ئەوە نیە کە قسە بە مشتەکە بڵێ بۆ معنایە بۆ معنایە کە پرسیاری لەکەی بێ کەلیمە جواب تایەت و تەفاصیل نایەت ئەمە زۆر مشکلەیە مەسەلەن کە تۆ کاتێک مشتریەک پرسیارەکات ئەوێ بڵێ ئەمە وایە مواصفاتەکەی ئاوایە سعرەکەی ئاوایە و ئەمەشمان هەیە عینەن مواصفاتی هەیە مواصفاتی بەرزترە و سعرەکەی گرانترە ئەمەیان سعرەکەی هەرزانترە لەبەرەوەی کە ئەمە یە وڵاتی ئەمە دروستکرا ئەم تعاملاتانە بۆی کە مشتری لای ڕوو نەبێت کە ئەم هەرزانەکە چۆنە و ئەمەی کە ئەو داوای کردو چۆنە و گرانەکە چۆنە بەڵام کاتێک کە ئەو کەسی کە بۆ دوکانی ئیشەکات و دوکانی خۆی نییە هەستەکە ئەو 500,000 400,000 کەواتە نایەت ئەم تەفاسیلانە ڕوونکاتەوە بۆ هەموو مشتری چکە مشتریان دوان نیە سییان لەوانێ دەیان و لەوانێ سەدان مشتری بێت هیچ مۆتیڤیشنێک یعنی هیچ هاندانێکیش نییە بۆ ئەم ئەگەر هاندان هەبووە بڵێ وڵا ئەگە ئەوەتان فرش من زیاترتانێ من لە سەرپارێکی خۆتانەوە ئەمە مۆتیڤیشنێکی زۆر باشە بەس ئەم عقلێتی مارکتینە لای خاوەن دوکانەکانی ئێمە لای خاوەن شۆپەکانی ئێمە نییە بۆیە بەڕاستی چەندین حاڵەتی وەکوی کە بڵین بە پێویست جوابی مشتری نایەنەوە و هین نییە بۆی دوور نەکەومە لە قسەکانی تۆش باسی شازەکانی چۆنەڵی مارکتینگەکەین بۆ نمونە هەر لە شۆپێکەوە ستۆرێکی بچووکەوە دوکانێکی بچووکەوە تا مۆڵێکی گەورە تاکو بزنسێکی ئۆنلاین ئەمانە تا چەنێک گرنگە هەم کڕیار هەم فرۆشیار گرنگی بۆ بدات کە ئەو جۆرە شوێنەی کەشتی لێ ئەکڕێ یاخود ئەو شوێنەی کەشتی لێ دەفرۆشرێت جیاوازیەکەی بە هەندوەر بگرێ و گرنگی زیاتری بێ بدات چونکە ئەکید یعنی جیاوازیەک هەیە لەوەی کە من بە شازێکی ئۆنلاین شت بفرۆشم وەک ئەوەی کە شوێنێکم هەبێت زۆر جار ئەوەی کە لە کوردستان هەیە ڕخنێکی زۆر هەیە لەسەر ئۆنلاینەکان ئەو کاڵایی تۆ ئەتەوێ هەمان ئەو شتە بۆ نایەتەوە ئەمانە چەند کێشێکی زۆرن کە لەو بوارەدا هەن بەڵێ ئەوانەی ئۆنلاینەکانیش باش بووە ئەوانەی ئۆنلاینەکان کچکەوەش سیستەمێکی دیجیتاڵی مارکتینە ئەوە کە زۆر گرنگە بەڵام لە کوردستانە ئێستا مەسەلەن لە بەریتانیا ئەگەر تۆ ئۆردەرێ بکەیت ئەتوانی ئۆردەرەکە بۆیان بجێڕیتەوە یعنی زۆر بە ئاسانی کە کاتێک شتێکە بۆیێت ئەتوانی بۆیان بجێڕێت بەڵام لە کوردستان ئەوە زۆر زەحمەتە و جێڕانەوەی نییە بۆ کاتێک ئەو شتە بۆیێت یان وەسفەکەی وانە یعنی کە تۆ لە ئۆنلاینە وەسفی کردو ئەم شتە ئاوایە بەڵام کە بۆیێتەوە بەڕاستی بەقەت ئەوەی نییە لە ئۆنلاینە ئەم حاڵەتە زۆر ڕوئەت زۆر بەرفراوانی لە کوردستانە ڕوئەت لە بەرەوی لە خەلەلەکە لە چیە خەلەلەکە لە فرۆشارەکە لە بەری فرۆشارەکە مبالغەی زۆر کردووە لە چییە لە وەسفەکەیە کە کاتێک تۆ جاگری ئۆردەری ناکەیتەوە بە هیچ شێوێک لەو پەیجە ئۆردەری ناکەێتەوە نەک لەو پەیجە ڕایتین هەیە مثلەن ڕایتین هەیە ڕایتین مثلەن ئایا تۆ ئەو پرۆدەکتی کە کریتە باش بۆیە خراپ بووە هەچەند نازانم حاڵتە لێرە هەیە بەس لە وڵاتیتر هەیە مثلەن بەڵێ یعنی تۆ کۆمنتی بۆ ئەنووسی یا کلیکی ئەو باش و خراپی مام ناوەندی ئەوانەی بۆکەی ئەمە زۆر گرنگە یعنی تۆ کاتێک هەچەند تاکید نیم لەوانی خۆمان هەیە لەبەری ئەوانەی خۆمان لە کوردستان نیە دکتۆر هەمووی لە ڕێی پیجی ئینستاگرام ئەوانەیە و لەو شوێنە سەرکیانەوە پێکەکە ژەڵی قاچاقی پێ زوو ئاوا پارچێکی کەپسەیات هەیە ئەمن نازانم چیتیا ئەویان پێداوانی خۆشی هەتاوی هێناتی نازانین لەکوێوەی هێناوە ئەمە گرفتە بەڵێ یەک زۆر گرنگە ئیبەی هەیە مەسەلەن ئیبەی تر وەبسایتێکی زۆر بەناوەنگی جیهانیە من ماوەیەک لە بڵێن لە دەرەوە بم بۆی خوێندنەوە بەڕاستی من سەیری ئەستێرەکە مەسەلەن نیە ئەستێرە بۆ داێن چەند ئەستێرە بۆ مەسەرگە 5 ئەستێرە بێت 4 ئەستێرە بە مساو حاڵەتان هەیە مەسەلەن پێشێ من شتەکە بکڕم
سێری ئەگەم بزانم خەڵک لی ڕازیە لێ ڕازینێ لە سانەوەی خەڵک لێ ڕازی بێ لە سانە پێنجلی خەڵک لێ ڕازی بێ کەواتە باشە کەواتە لە وڵاتانی ئەوروپا ئەمریکا مەسەن لە وڵاتانەکە کاتێک تۆ شتێک بە ئۆنلاینەکەیت سەیری ئەوەیەکەی بزانین باگراوندی چۆنە بەڵام بەداخۆ لێرە ئەو شتە نیە لەبەرەوە ئەگەر ئەو شتە ئەو باگراوندا هەبووایە باگراوندەکەی پیشان بایتە بزانین ئەم کەسە چۆنە ئەو تۆش نەدە فرۆشاژ نەیەوێرە شتێک بڵێ کە مبالغەی تاوێ بۆی خەڵک بە سلبی باسی نەکات بەڵام دیارە لێرە ئەو حاڵەتە نییە لەبەرەوە چەندین خەڵک بەهۆی ئەوەی کە لە ئۆنلاین شتی کڕیوە با بڵێن ئەوەی کە لای خۆمان پێڵێن قۆڵی بڕاوە هۆشیاری خۆمان دوجارەکەتە سەر هۆشیاری خۆمان بەڵام تۆ جاری وای هۆشیاریشی بەڵام چی بکەیت تۆ تاقی ئەەکەیتەوە ئەمە تاقیکەیتەوە ئەوە دانێک شتێکی تر ئەکریت لە شوێنی تاقیکەیتەوە دوای وا لێ هەر لە ئۆنلاین دوورەکەیتەوە تااقەتە لێ نامێنێ هەرچی لە بازار بەڕاستی ڕاست خۆی کردی بازاریش ئەو کێشانەیە کە ئێستا باسمان کرد زۆر باشە دکتۆر لەو یانێویستم ئەوە بپرسم زۆر جار هەر لە کڕیار گرفتمان هەیە فرۆشیارەکەش هەر مامەڵەیەکی تەندروست ڕەنگە نەکەن بەگشتی ڕۆڵی دامەزراوە میریەکان لە کۆنتترۆلکردنی نرخەکان وهێنانی کاڵای باش لە سنوورەکانەوە تا چەندێک ئەمە بێتە هۆکار بۆی منی وەک کڕیار لەگەڵ کاکەی فرۆشیار زیاتر بتوانین لێک نزیک ببینەوە و گرفتمان بۆ دروست نەبێت بەڕاستی پرسیارێکی زۆر معقولە کە ئێمە باسی کواڵەتی بکەین کواڵەتی کۆنتترۆلمانای حکومت خۆی کواڵەتی کۆنتترۆل هەیە بەسە بۆ هەنێ پرۆدەکتەوە هەنێ بەرهەم یایەتە دەست وڵا بۆ زەبەی بەرهەم ئەتوانم بڵم یایەتە دەست کەرتی تایبەت باشە کەرتی تایبەتیش بەڕاستی ئەبێت یایەتە دەست کۆمپانیا با بڵێن لای خۆمان کۆمپانیاش ئەبێ بەڕاستی ئەو متمانەیە بەدەست بێنێت کە چییە ئەو شتانی کە فەحسیە کاتو بە پێ ئەو ستانداردە بێت کە لە نظامی کواڵتی کۆنتترۆلی عراقیە هەیە طبعاً ئێمە نظامی کواڵتی کۆنتترۆلی عراقی بەکارێنین بەڵام زۆر بەداخەوە بەڕاستی ئەو شتانی کە هەیە زۆربەی هەر زۆر ئەگەر لە بە کواڵتی کۆنتترۆل تێپەڕێت یعنی تێپەڕیوە و بەبێ کە کواڵتەکەی ئەوە بێت کە لە ستانداردی عراقیە هەیە ئەمە نقطەیەکی زۆر گرنگە کە کێشە بۆ کڕیار فرۆشەر لە داهاتۆ دروستەکات چونکە فرۆشارەکەش لەوانەیە کە ئەو شتەی کە بۆی یەخۆی ڕاستەخۆنەیە نابێت لە جملە فرۆشکانی نابێت جملە فرۆشکانیش ئەیەن بۆ ئەڵێن ئەمە فلان کواڵتی هەیە بەڵام کە کاتێک بە کڕیارەکەی ئەفرۆشێت ئێوان نییە دوای کێشەکە بۆ ئەو دروزە بێت بڵێ ئەمە زۆر ئەساسە مەسەلەن حکومەت تەرکیز کاتە سەر ئەو کواڵتی کۆنتترۆڵە مەسەلەن تەرکیز کات سەر ئەو موادانەی کە لە دەروی وڵاتەوەیت خۆ ئەو بەرنامەی کە دانراوە بە پێی کواڵتی کۆنتترۆلی عراق زۆر باش یعنی زۆر نزیکە لەو کواڵتی کۆنتترۆلی کە لە ئەوروپا کۆنتترۆلەکەن بەڵام لە ئەوروپا مادام مەسەلەن ئەو گەندەڵیە نییە کە تێپەڕێ بۆ ناو وڵاتانی خۆیان لای ئەمە ئەوە زۆرە ئەمە کێشەیەکی گەورە بۆ کڕیار فرۆشیار دووسەکە و مشکلەکە ئەوەیە کە دوایی فرۆشیارەکەش نایە دیسانەوە ئەو بەر هەمە بکرێتەوە لەو کەسە خۆی ئەوە زۆر ئێمە بالضبط یعنی جارێک ئەو کەسێک کە شتەکە ئێنە لە دەرەوەی وڵات هەر ڕێک ئۆتۆماتیکی خۆی چی ئەبێت خۆی ئەویش کەمتە ئەفرۆشە لە بەرەوەی کە ئەبێ ئەوانش ئاگایەکی تونیان لە خۆ بێت جاری وایە تاجرە ئێرانەکە تاجرە تورکیەکە فێڵ لێکە یعنی جاری وایە پەیوەندی بە هینی شەوە نییە پەیوەندی بە کەسەکە خۆیەوە نییە تاجرە گەورەی کە لە دەروی ئیسرائیلەکە بەڵام ئەمە بێ کێ کەشفی بکە بێ کواڵتی کۆنتترۆلی هەرێمی کوردستان کەشفی بکە کە ئێستا زۆربەی هەر زۆری بەدەست کۆمپانیەکانی کەرتی تایبەتەوە بۆ حکومت بەشێکی ناڕاستەوە دکتۆر چەندێک گرنگە لایانی میری بتوانێت کۆنتترۆلەکان ناکرێ هەمان پێڵاو لە دوکانێک بۆن بە 15,000 لە شوێنێکی تر بە 35 یان جیاوازیەکە زۆر زیاتر لەوەیە ئەوەش بەڵێ مەسەلەی نرخ لە هەموو جیهانە چاودێری ناکرێت بە مەرجێک احتیکاری نەبێت لای خۆمان احتیکاری زۆرە بۆ نمونە یەک جۆر دەرهامی یەک جۆر دەرمان یەک کۆمپانیا ئەیێنێت بە 10,000 بڵێن بە $10 کرد لێرە ئەیاتەوە تۆ بە $20 بڵێ بە 30 ژەبەی بیکڕی چی بکەی ئەوە حکومەت پێویستە چاودێری بکات لە وڵاتانی بڵێن ئەو وڵاتانی کە پێشکەوتون بە هیچ شێگەڕەکە بۆ احتیکارە نایەن کە تۆ بە $10 هێناوە بە $11 بیفرۆشیتەوە بە $12 بەڵام ئەگەر مەسەلەن جۆرە جلوبەرگێک هەیە هەموو کەسێک توانێت بێنێ نەک تۆ هەموو یا کۆمپانیەک دیارەکە هەموو کەسێک توانێت بێنێ بەڵام ئەم یا بە 30,000 ئەوە یا بە 25,000 لێرەیە ئەکەوێتەوە سەر ئەوەی کە مستهلیک بەکاربەر بەشێکی عقلانی کار بکە کڕیار طبعا ئەگەر دووشتمان هەبێ هەمان کواڵەتی هەبێت بەرشەت هەمان کواڵەتی هەبێت ئەو 25,000 بێ ئەو بە 30,000 بێت تۆچی 25,000 کاکڕیت کەواتە خۆی ئۆتۆماتیکی ئەو کەسە دای ئەبەزێنێت کە کەس دەی ناکرێت خۆی بەدای بەزانێت بێتەوە سەر ئاسێکی نزم بەڵام ئەگەر کواڵەتی جیاواز بێ ئەمایان شتێکی ترە بەڵام ئەبێ کەواتە پێویست ناکە حکومەتە دەخولی ئەو بکە بە دوکانێک بڵێ بۆ نایفرۆشێت بە شەرتی احتیکاری نەبێ وەکوتم احتیکاری بێت نابێ بە هەموو شێوەیە حکومەت دەبێت تەدەخل بکە بۆی احتیکاری نەکات بەڵام احتیکاری نەبێت ئەگەر لێرە بە 30,000 بێ و لەو دوکانانە هەر هەمووی بس 25 بێت خەڵک ئەچێ بە 25ەکە چیەکات بە 25ەکە ئیکڕێتەوە ئەو کەسەش
کە هێنا بێ بیکە بە دیسپەنس. کاکتۆرگەر لە کۆتاییا شتێکما بۆ بینەرانمانی بڵیت وەڵی من بابەتی کڕیار و فرۆش لە کرا من شتێک ئاراستی فرۆشارەکان ئەەکەم کە پێویستە فرۆشارەکان بە یعنی کۆرسی مارکتین ببینین کە زۆر گرنگە لەبەرێک ئێستا ڕاستی لای ئێمە باو نییە ئەمە زۆر گرنگە بۆی کە بتوانن فرۆشی زیاتریان هەبێت. خۆشبختان تا ڕادێک خەریکە گرنگی پێدەدرێ ئەم زۆر کۆرسی کە زیاتر گرنگی بەم بوارە بدرێت سپاس دەکەین زۆر سپاس بۆ بەڕێز دکتۆر کامەران قادر پسپۆڕی دارای ئابووری. سپاس دەکەین دکتۆر سپاس بۆ بەشداریکردن سپاس کە لەگەڵمان بووی. بەڵێ ئایزان هەچینە لای هاوکارمان سوێب محەممەد لە 300 قەو لەگەڵمانە. سوێب سڵاوت لێبێ و زانیارەکانی ڕۆژ لای تۆ چین. سوێب سڵاوت لێبێ ئەگەر گوێت لێمانە زانیاریەکانی ڕۆژ لای تۆ چین. بەڵێ هاوکارمان سوێب محەممەد لە خەزای سەی سادق وەردەگرین بۆ باسکردن لە زانیاریەکانی ڕۆژ. سوێب سڵاوت لێبێ ئەم کاتت باش کەشوو هەوای سەی سادق چۆنە پلەکانی گەرما دابەزیون چالاکیەکانی ڕۆژ لەوێ چی هەیە لە لای تۆ چی دەگوزارێ؟ بڵێ نازام گەر گوێ لە دەنگمان بێ ئێمە لە بڕگی پامنێرانمانەوە ڕۆژانە لە پامی ڕۆژەوە گرنگی بۆ دەنگ کە زانیاریەکانی ڕۆژ لە سەرجەم شوێن و ناوچەکانی کوردستانەوە بێ بگوازینەوە ئەمڕۆژ پامنێرمان سوهێب لێ ئامادێ بەڵام دیارە جارە دەنگی ئێمە ناگاتە لای ئەو سوهێب ئەگەر لەگەڵمان نابی و پێمان بڵێ نوێترین زانیاریەکان لای تۆ چین بارودۆخی سەی سادق چۆنە و لێەوە زانیاریەکانمان بۆ بگوازیتەوە. بەڵێ سڵای خی گەورە لە بینەر و بیسەرانی بەرنامەی پەیامی ڕۆژ بێت. چوارەم ڕۆژی پاییزە سەی سادق بە پلەی گەرمای بەرز ناسراوە بە گەرمای زۆر ناسراوە بەڵام لەگەڵ هاتنی وەرزی پاییزە گەرماکەی لەگەڵ خۆیدا بردووە کەشوهەوای قەزای سەی سادق گۆڕانکارێکی زۆری بەسەرداهاتووە کەشوهەوا فێنکترە. دەنگۆیەک بڵاو بۆتەوەویش لە قەزای سەی سادق ئاویش کشانەوەی یانەی سەی سادقە کە وا بڕیار ئەم ساڵ لە وەرزی نوێی خولی نایبی کوردستان بەشداری نەکات دەنگۆی ئەوە بڵاو کراوە لە تۆڕە کۆمەڵایەتەکان. من قسەم لەگەڵ سەرۆکی یانەی سەی سادقا کرد ئەو باسی لەوە کرد کێشەی داراییمان ڕاست هەیە بەڵام لە سەرکردنی ئەم کێشەدان و بڕیار وایە بە پێی ئەو زانیارە نوێترین زانیاری کە دەستی من کەوتووە بڕیار وایە یانەی سەی سادق بەشداری وەرزی نوێی خولی نایبی کوردستان بکات. نرخی مریشکیش لە ئێستادا نرخی مریشک کەمێک بەرزبوونەوەی بەخۆی بینی لە ماوەی نزیک بۆ لە 2000 دینار بەڵام بە جۆرێک نرخی مریش لە سەی سادق ئارزان بوو دەمێت باسیەوە بکەم بەشێک لە وڵاتیان بە قەفەس مریشکان دەکڕی بەڵام لە ئێستادا نزیک بۆ تۆ لە 2500 دینار کەمێک نرخی مریشک بەرزبوونەوەی بەخۆ بینیوە واروە نرخی میوەش لە قەزای سەی سادقا بەرز بووەتەوە ئەوەی کە هەیە نرخی تەماتێ لە سەی سادق زۆر هەرزانە دەمەوێت ئاماشە بۆ دەم بەگشتی نرخی کاڵاکان لە قەزای سەی سادقا زۆر هەرزانە بەراورد بە شارەکانی کە بە جۆرێک نرخی کاڵا لە سادقا هەرزانە بەشێک لە هاوڵاتیان لە پارێزگای سلێمانیەوە لە پارێزگای هەڵەبجەوە لە هەڵەبجەی تازەوە لە قەزای پێنجوێنەوە لە ناحیەکانی سیروان و خوڕماڵەوە سەردانی سەی سادق دەکەن بەوەی هەرزانی نرخی کاڵا لە قەزای سەی سادق ئەوەی هەیە لە قەزای سەی سادقا کە خاوەنی زۆرترین مامۆستای وانە بێژە بەڵام هەمیشە لە ماوەی ساڵانی ڕابردووە مامۆستانی وانە بێژ بە تایبەت لە قەزای سەی سادقا لەگەڵ دەستپێکی خوێندنە بایکۆتی هۆڵەکانی خوێندنیان کردووە بەڵام لە ئێستادا مامۆستانی وانە بێژ هاتوونەتە ناو هۆڵەکانی خوێندن مامۆستایکی وانە بێشم لەگەڵایە لە قەزای سەی سادق دەمەوێت زانیاری زیاتر لە خۆی وەربگرم بزانم کێشەی مامۆستایانی وانە بێژ لە قەزای سەی سادق بە تایبەت چییە؟ بەڵێ بەنای خۆی گەورە میرەبان زۆر دەستخۆشی لە کەناڵی پەیامەکەم هەمیشە بەدەم خەمی وانە بێژ هەمیشە لەگەڵمانە بوون زۆر سپاسانەکەم بەڕاستی ئەوە چەند ساڵێکە مامۆسای وانە بێژ لەژێر ناونیشانی جیاجیا غەدری لێکرێ و زوڵمی لێکرێ و ئەرکێکی زۆریشی بەسەردادرێ خۆزگە بریە بەڕێز وەزیری پەروەردە لە سیانزەی نوێە کە زەنگی خوێندنی ئەم ساڵ لێدرا پەیامێکی دڵخۆشکەری پێ وایە بە مامۆسای وانە بێژ تاکو بتوانێت بە تاقەیەک و بە وزەیەکی زۆرەوە بچێتەوە ناوەندەکانی خوێندنە و ئەم ساڵی خوێندن بەڕێ بەڵام بەداخەوە وەزیری پەروەردە هەر جارە بە بیانوێک قەرار وایە لەگەڵ ئەنجومەنی ڕاژا دانیشتن و باسی کێشە و مشکلەکانی مامۆسای وانە بێژ بکرێت
بەڕاستی ئەوەی کێشە و مشکلی مامۆسای وانەبێژە ینی ئەگەر بتێ باسی بکەی بەرنامەیەکی زۆر تایبەتیەوێ ینی بارودۆخی مامۆسای وانەبێژ لە ئێستادا چۆنە باس لەوە دەکرێت موچەی مانگی حەوتان وەرنەگرتو ئەمە ڕاستە؟ بەڵێ ئەوە نزیکە بینەوە لە مانگیدا ئێمە موچەی مانگی حەوتمان وەرنەگردووە کە لە 150 موچەکەمانەکە بۆ بەکال 200,000 بۆ دبلۆم 175,000 تا ئێستا وەرمانەگرتووە مانگی حەوتمان وەرنەگرتووە تا ئێستاکێ ئەمێ ئاماژە بە چەند شتێک بکەم لەژێر بڕیاری ژمارە 14 کۆمەڵێ غەدر و زوڵم لە مامۆسای وانەبێژ کراوە کە بە ئارەزوی خۆیان نووسیویانەتەوە و دایان ڕشتووە و ئەوەی کە ویستویانە کردویانم بۆ نمونە مامۆسایەک کە تاعینە بێت بە میلاکی بە پلەی حەوت تاعینە بێت 4 ساڵجارە 5 ساڵجارە پلەکەی یەتە خوار و تا بێتە ئیمتیازات و تاوەکو ئەوەی کە پێی تەقاوی دەبێت ئەمە مامۆسای وانەبێژ شمولی ناکات من لێرە بۆ وەزیری پەروەردە ئەڵێم پرسی بەچی دکتۆرێکی ژنانە کردووە چی مامۆسایەک بە عەمەلیات ولادە بکات بە 21 ڕۆژەکەوێت و سەرپیەوە بتوانێت لە ناوەندەکانی خوێندنە دەرس بڵێتەوە بۆ مامۆسای وانەبێژ 21 ڕۆژی داناوە بۆ ولادە کە هیچ ئافرەتێک هیچ خوشکودایەکێکمان ناتوانن بە 21 ڕۆژ بێنەوە ناو هۆڵەکانی خوێندن بەڵام بۆ میلاک ئەمە جیاوازە ڕۆژەکان زۆر لەمە زیاترن بۆ نمونە ینی گەورەترین غەدر لە مامۆسای وانەبێژ کرابێت کە تا ئێستا چارەسەر نەکراوە کە کێشەی هەموو پەروەردەکانە هەبوو ینی ڕۆشتنی مامۆسای میلاکە چ بە تەنسیب بێ بڕۆشتن بێت چ بە مۆڵەتی دایکایەتی بێ مامۆسایەکی وانەبێژ ێنە شوێنەکەی چەند مانگێک داوامەکات دوای مامۆسای میلاکاتەوە ئەڵێم بڕۆ کاکە خوا حافیزێ بێ بڕۆ شوێنێ بۆ خۆ دۆزەرەوە ینی ناکرێ ئەم زوڵمە ناکرێت موچەی مامۆسایی وانەبێژ کە دواکەوێ باشە بەشی بژەوی ژیانی ئێوە دەکا بەڕێزم ئێمە موچەمان بۆ بەکالۆرۆز 400,000 بۆ دبلۆم 350,000 350,000 بەشی ئێوەیەکە من نازانم من پێم خۆش بۆ ئەو دکتۆر ئالان خۆی جواباتەوە ئەڵێ ئێمە لە خەمی وانەبێژ فەرموو من ئەیخەمە بەردەسی بزانم 350,000 چۆن داشەکات بژێوی ژیانی دەرنەکە زەنی چۆنە بەداخەوە زۆر بەداخەوە پیشەی دووەمی ئێمە مامۆسایەتیە بمانێ بیکەین بە پیشەی یەکەممان لەسەر مامۆسایەتی بژین ناژین لەوە چێ کۆمەڵێکی تیا بێ وەزعی باش بێ و خانووی هەبێ کۆمەڵێکی تیا کرێچیە کۆمەڵێکی تیا خاوەنی مناڵە کۆمەڵێکی تیا تازە زەواجی کردو تموحیەیە گەنجە مامۆسایوانە بێشە بۆ پارەی پێ نەبووە من مامۆسا هاتووە بۆ لام وتێتی وەڵڵاهی 1000 دینارم لە لادێش دەوام لە لادێەوەیە بۆ ناو شەر دەوامەکە بەڕێز وەزیری پەروەردە بە 1000 دینار چی ئەکرێت 1000 دینار بەس کرێی پاسەکەی 500 دینارەکەیەتە ناو شارەوە بەنیازترین خۆپشاندان دەست پێ بکەنەوە ئێمە تاوەڕێی ئەو پرۆژە یاسای وەزیری جێگەی تەمۆحی مامۆسایانی وانەبێت بەڵێ زۆر سپاس بۆ پامنێرمان سێ محەممەد لە سێ ساتقەوە زانێرەکانی ڕۆژی بۆ گواستینەوە بڵێزان لە بەشی سێمی بەرنامەکەمانە باز لە بابەتێکی گرنگەکەین ئەویش خێزانە ئێمە بە باز لەوە دەکەین پارێزگاریکردن پاراستنی شکۆی خێزان یاخود خودی خێزان لە نێوان یاسا و شریعەتدا بە میوانداری زۆر بەڕێز ساڵە سعید مابناس و سەرۆکی ڕێکخراوی کۆمەڵگەی نوێ ماوەستا ساڵە زۆر بەخێر پێم وان بێ پێناسەی خێزان لای زۆربەی بینەرانمان و لای خۆشمان پێناسەکەی وازەحا ئێمە کە باز لە پارێزگاری لە خێزانەکەین لە چوارچێوەی شریعەتی ئیسلامی و لە پاشکۆی ئەو چاکسازی کرا لە یاسای توندوتیژی خێزانی کە کۆمەڵە گرفتی دروست کرد ئەگەر بە سادەیی بپرسم شریعەتی ئیسلام خێزانی پاراستووە پارێزگاری لێ کردووە و ئەو یاسایانەی هاوتەریبی شریعەتی ئیسلامن توانین بڵێن پارێزگاری لە خێزانەکەن یاخود گرفتیان دیایە مافی بەشێک لە خێزان یاخود یەکێک لە ئەندامەکانی خێزانی تاخوراوە بەڵێ بەناوی خوای بەخشتەی میهرەبان درود و ڕەحمەت بەسەرگیانی پێغەمبەری ئیسلام و یارانی و شوێنکەوتانی و جەنابتان و سڵاو بۆ بینەرانی بەڕێزیش طبعا بابەتی خێزان بابەتێکی هێکجار گرنگە ینی بە شێوەیەک توانم بڵێن گرنگە ئەگەر خێزانە بیانی ژیان نیە ئەگەر خێزانە بیانی کۆمەڵگە نییە ئەگەر ئێمە بڕوین بۆ دەستور لە دەستورە پێگەی خێزان دیاری کراوە لە پێش دەستورە لە ئاینی پیرۆزی ئیسلامە خوای گەورە بە ئاەتێک لە ئاەتەکانی خۆی ناویەبات ومن آیاتی أن خلق لكم من أنفسكم أزواجا لتسكنوا إليها يعني براسية توان بلين خيزان ذلك من شعائر الله ومن يعظم شعائر الله فإنها من تقوى القلوب لبروا براسي أوي بيجي خيزان بارزي يعني شعيري خواي باراستوا لقرآن بيروزا
سێجار میثاق هاتووە میثاقی غەلیظ خی گەورە ئەم کەلیمەی بەکارێناوە بۆ پەیوەندی نێوان خۆی و پێغەمبەران سەلامی خۆیانە سەر بێ پەیوەندی خی گەورە لەگەڵ بەنی ئیسرائیل کە زۆرترین پێغەمبەرانی بۆ بەنی ئیسرائیل ناردبوو لەوانش میثاقی غەلیظی وەرگرتووە سێهەم شت کە لە پێش ئەوانیشەوە پێم وایە باسی خێزانە وأخذنا منكم ميثاقا غليظا أما باسي أم بيكاتا جرنجيكا باسي عقدي قرانة عقدي زواجك يعني عقدك زور بيروزا لبرو عيني بيروزي إسلام نكر بارزگاري لكياني خيزان كدوا أصلا خوي سبب كارو هو كاري دروس كدني خيزانة يعني قسيكي جوانك نسريكي أمريكية باس لە ئەوواکە کە لە ژیانە هەموو کوڕ و کچێک حەزەکەن ببرن باوکو دایک بەڵام لە چوارچێوەی خێزانە نامە نووسەرێکی ئەمریکی ئەم قسەیەکات هەموو ئافرەتێک حەزەکە ببێتە دایک بەڵام نە لە دەرەوەی خێزان لە ناو خێزان کەواتە ئەبێ بۆ پرۆسە پیرۆزەدا تێپەڕێکە بچێتە ناو بۆتەی خێزانیەوە لە ناو خێزانە شانازی بۆ بکە کە باوکە یا دایکە ماوەسا تا شوێنێک ئەم یاسا هەموارکراوانی کە ئێستا لە پەرلەمانە هەموار کراوەتەوە و کۆمەڵێک ڕێکخراوی لە پشتە و کۆمەڵێک کەسانی لە پشتەوەن کە کار دەکەن تا شوێنێک خزمەت بە خێزان دەگا ئایا ئەم پرۆژە یاسایانە گونجاوە لەگەڵ دابوونەریت و کللتوری کۆمەلگای کوردی و بەتایبەت شریعەتی ئیسلامیش ئێمە کاتێک کە باسی خێزانەکەین تەڵەن ئەو کەسەی باسی خێزانەکە ئەبێ باگراوندێکی ئیسلامی هەبێ با بڵێن باگراوندێکی دیندارانەی هەبێ هەرچەند ئەوەی کە لە ئەوروپاش باسی خێزانەکە هەموو ئەو کەسانن کە بەڕاستی بە جۆرێک لە جۆرەکان پەیوەندیکان بە دینەوە هەیە پەیوەندیەکان بەخواوە هەیە ئەوان ئەیانوێت پارێزگاری لە کیانی خێزان بکەن ئێستش لە ئەوروپا لە وڵاتانی ئەوروپا لە بەریتانیا لە وڵات لە ئەمریکا خەڵکانێکن ینی زۆر محافزکارن حەزەکەن خێزان وکو خۆی بمێنێ حەزەکەن خێزان بە تۆکمەی بمێنێ بەڵکو بانگەشە ئەکەن بۆی خێزان تۆکمە بکرێتەوە جارێکی تر لەبەرەوە ئەم هەموارکردانەی کە ئێستا هەیە یا با بڵین ئەم یاسایانەی کە دائەنرێ بۆ خێزان پێم وایە بەڕاستی چۆن لە فەرموودەی پێغەمبەر هاتووە صلی الله علیه وسلم کە فەرمێ كل مولود يولد على الفطرة هەموو مناڵێک لەسەر فترە لەدایکە بێ ئەوە دایک و باوکو ئەوە ژینگەیە بەرەو یەهودێت و بەرەو مەسیحێت و بەرەو وەکۆڵە مەجووسیەت و ئاگرپەرسی ئەبە پێم وایە هەموو خێزانێک کە پێگێت بە پێی شریعەتی ئیسلام پێگێت و لەسەر فترە دروست ئەبێت ئەم یاسایانە بینی خێزان بە شێوەیەکی گشتێتوان بڵێن تێگەدەن ینی لە جیاتی ئەوەی چاکیکەن خراپیەکەن لە جیاتی ئەوەی لە جیاتی ئەوەی پەیوەندیەکە تونند و تۆڵکەن بەهێزیەکەن یعنی ئێستا ئێمە من خۆم پێشنیارێکم کرد بەڕاستی لەگەڵ زۆرێک لە پەرلەمانتارەکانە وتم ئێستا لە زۆرێک لە وڵاتانە نووسنگەیەکە مەکتەب تەسویەت النزاعات الأسرية ئەم مەکتەبە پسپۆری کۆمەڵایەتی تایە پسپۆری ئابووری تایە پسپۆری شریعەتی تایە پسپۆری قانونی تایە ئەمانە هەر کێشەیەک لە خێزانێکا دروست ببێ ئەڕوون بۆ لای ئەوان هەموو شتەکان تاوەتو ئەکرێ بە تەواوی چۆن بڵێ تەتڵە ئەکرێ یعنی سەروبنی کێشەکە هەمووی لێگەدرێتەوە تان و پۆکانی هەمووی لێگەدرێتەوە بزان ئەم کێشەی لە چۆ سەری هەڵداوە چۆن سەری هەڵداوە چۆن چارەسەرەکرێ ئایامە کێشەیەکی ئابووری نیە ئایامە کێشەیەکی دەرونی نییە دوای ئەوەی کە هیچ ئەو کۆڵە مەجارێکی تیانە وەکو عەرە بڵێ ئاخر دەوالکەی ئەنجا ئەینێرن بۆ دادگای باری کەسێتی بۆ ئەوەی کە ئیجراعاتی لە یەک جابوونەوە ئەو شتانە دروست بێ یاخود مەسەڵەن هەندێک ئیجراعات دروست بێ بەڵام لای ئێمە مشتەکە بە پێچەوانەوەیە لەبەرەوە پێم وایە یعنی جارێ ئەگەر ئێمە باسی خێزان بکەین و ئەگەر باسی تاوان بکەین باسی مێژووی تاوان بکەین مێژووی تاوان یا دروستبوونی تاوان یا ئەو گەنجانەیە ئەو مناڵانەی ئەو مرد مناڵانەی کە دووچاری تاوان بوون تەنان داوانی کە ئێستا بەتەمەن و لە بەندیخانەکانان هەموو ئەوانە بەڕاستی لە ناو خێزانێکە سەریان هەڵداوە کە خێزانەکە هەش بووە خێزانەکە هەڵوەشاو بووە خێزانەکە یعنی چۆن بڵێ دوو سەنگەر بوون سەنگەری پیاوەکە بۆ سەنگەری ژنەکە بوو کە ئێستا بداخەوە زۆرێک لە ڕێکخراوەکانی ئافرەتان و ژنان و ئەوانە یعنی ئیش لەسەر ئەم جانبە ئەکەن من بخۆم بەڕاستی لە دیدارێکە لە ڕانیە بوو
دیدارێک بوو لەگەڵ ڕێکخراوەکانە کە بۆ خێزانی سازکرا بوو چەند ساڵێک پێشەستا یعنی من لەگەڵیان نبووم بۆ عدوا بوو بچۆن بڵێ ژن و پیاوی لێبە بەڵام قەدەرن هەمووی هەرافرەت هاتبوو دوو پیاوەت بوتم قوربان ئەگەر جەنابیشتان بڕۆنەوە من لەگەڵ ئەم خوشکە بە ڕێزانیا قساکەم باسێکی مەسەلەی خێزانم بۆ کردن باسی ئافرەت وتم ئێستا ئەگەر من لەگەڵێوا دانیشتوم ئەگەر باسی مافی ژنتان بۆ بکەم هەمووتان دەستەکەن بە گریان کێشەکە ئەوەیە لە ینی کۆبوونەوەی ڕێکخراوەکانی ژنان کە ژنان کۆەکەنەوە باسی مافی ژنیان بۆەکەن ئەمە وەکو کابرای فەقیری لێ دەکات چوو بە لە عریزە نووسەکە وتی عریزەیەکە بۆ بنووسە کە عریزەکەی بۆ نووسی بۆی خوێنەوە دەستی کرد بە گریان وتی بۆ ئەگری تۆڵا نەمزانی ئەوەندە بەسە زمان و داماوە ئەمانیش ئەوەندە باسی مافی ئافرەت لە ئافرەت دەکەن بە شێوەیەک یعنی کەیتر دڕدۆن یەکەن بەرامبەر بەڵام ینی من پێم وایە پێم وتن من ئەمڕۆ باسی مافی پیا بۆ ئێوەکەم زۆریان پێ خۆش بوو ئەسڵەن زۆر مەمنون بوون وتیان وەڵاهی ئەمە یەکەم جارە ئێمە ئەم جۆرە دەردەشەوە کۆڵێ و توێژەکەین لە دەربار دەم قوربان ینی بەڕاستی زەمامۆسایەکی بەڕز لە وتاری جومعەیە پێویست ناکە باسی مافی پیاو بکە کە زۆرینەی وجودی مزگەوت پیاوە ئەبێ باسی مافی ئافرەت بکە لای پیاوەکان بۆ ئەوەی کە بەڕاستی هەست بە مەسئولیت بکەن بەرامبەر بە خێزانەکانیان لای خوشکانیش و ئافرەتانیش ئەبێ باسی مافی پیاو بکەیت بەسم چییە یعنی ئەم جۆرە جوڵاندنانە لە بۆ کێشە خێزانیەکان یعنی بەڕاستی جارێ خەڵکی پسپۆڕیەوێت پێم وایە یعنی ئێستا خەڵکانێک ئەوەی کە من بینیم لیستێک لە ئەو بەڕێزانەی کە ئیمزان لەسەر هەموارکردنی یاسای بەرەنگاربوورنێت و نودیشی خێزانی کردووە یعنی نازانم ڕێزمەیە لەوانەیە دوو لاپەڕ لە ژیانیان نەخوێنێتەوە کە مەفروزە یعنی ئەم بابەتە سەرف یاساییە سەرف شریعەتیە ئوستاس هەتا ئەگەر خوێنەواریش بن ئەمە یاسایە بێ پسپۆڕەکانی یاسا من لە ئەدەبیات تاڵێ ئەگەر پرسیارێک هەڵە بوو چاوەڕێمەکە وەڵامی ڕاستە بەتاکی دوای پرسیارەکەی منیش ئەمەیە بۆ بەڕێزت یەکێک لە بڕگەکانی یاساکە باس لەوە دەکات لە نێوان ژن و پیاوەگەر بە زۆر سەررجەیی بکرێ پیاوەکە سزا دریا خودە قەڵبی تونند توێژی وسە پرسیارەکە ئەمەیە چۆن ئەمە ئەسەلمێنی واتە گەر ئێستا بەیانی ساعت حوتی بەیانی ئافرەتێکەچێ بۆ دادگاڵی ئەم شۆ پیاوەکەم دەستدرێژی کردوتە سرم ئەگەر وان نەبێ ینی پرسیارەکەم ینی زۆر غەڵەتی تیا ینی منێکی پیاو چۆن بیسەلمێنم ئەمەم نەکردووە یان پیاوێک چۆن بیسەلمێنی ئەمەی نەکردووانە خۆ شاید نییە خۆ ئەنی هەز ناکە پسپۆڕێک ئەم یاسای هەر سەر لەبەری غەڵەتە نەگەوەی ناوەڕۆکەکەی هەڵەت بێ زانی چۆن قوربان ئێستا ینی ئەگەر بۆمبێکی ناوکی بدەیتە دەستی کەسێک لی نەزانێ لەوانە دنیا کە ئەول بکات ڕاستە یەکێک لە زانانی ئەمریکی و ئەوروپیە باسیەوە کاکە ئەگەر عیلم لەبەر ئەوەی کە ئەخلاقی لەگەڵانە بوو دینی لەگەڵانە بوو ئەم کێشە و گرفتە گەورەی نایەوە کە ئێستا بەشەریەت لە بەردەمی هەڕەشەیەک لە ناوچوو نایە بەڕاستی بەهۆی جەنگی ناوکی و ئەوانەوە یعنی بەڕاستی بابەتی لەم جۆرەوە کوارزم کردی جوڵاندنی خۆی ئەڵێ ینی کەسانێکن ئەگەر بە نەزانی دەست بەرن بۆ شتێک یفسید و ئەکثر مما یصلح ئێمە جارێک کێشەی خێزانی ئێمە یاسای سزادانی عێراقیمان هەیە باسی هەموو کێشەکانی تیا بما فیها کێشەی خێزانی جەرائیمی خێزانی مادەی 376 79 80 لە یاسای سزادانی عێراقی باسی ئەو جەرائیما کرێک لەناو خێزانە ئابێت یعنی تایبەت باسی کردووە ئەمە یەک دوو ئێمە یاسای باری کەسێتیمان هەیە باسی ئەم بابەتانەمان بووە کە هەندێک شت هەیە پەیوەندی بە یاسای شارستانیەوەیە قانونی مەدەنیەوە هەیە هەر لەناو خێزانایە لەوێ چارەسەر ئەکرێ لەبەرەوە دانانی یاسایەک بەم جۆرە جوڵاندنی بابەتێکی لەو جۆرەی کە جەنابەت فەرمووت ئەمە ئەسڵەن تەنها بۆ ئەوەیە کە بەڕاستی خێزان لەبەر یەک هەڵبۆشێت تەنها بۆ ئەوەیە کە پیا و ژن هەرێکیان بخەنە دۆڵێکەوە و هەرێکیان بیکەیسی و ئاربیجێکیان بەنە دەست بۆ ئەوی بەرامبەر بە یەک بۆستنەوە خێزان مەوەدە و ڕەحمەیە خێزان لەسەر خۆشەویستی بنیاد ئەنرێت خێزان لەسەر ئەوە بنیاد ئەنرێت کە ئەم دوانە یعنی لە دوو بۆتەیە لە دوو ژینگەی لە دوو خێزان و بنەماڵی جیاوازەوە دێن بەڕاستی ئەبێ زەمینەیەکی وایان بۆ بسازێنرێت کە ئەم دوانە زۆر باش بەیەکەوە بژین زۆر باش یەکتریان خۆش بێ ئەبێ ئێمە مەسەرەن کار لەسەر ئەوە بکەین کە
بەرنا دەورە بکەینەوە یعنی چەندین دەورات بکەینەوە بۆ ئەم خۆشک و برایە ئەم کچ و کوڕە ئەم ژن و پیاوە بۆ ئەوەی لە هونەری مامەڵی خێزانی تێبگەن ئێمە تەمەنێکمان بەسەر بدو لە ژیانی خێزانی هێشە هەر ئەخوێنینەوە هەر ئەگەڕین بدوای شتا کاتەوە پلانێکی تۆعیە نەک ئەوەی کە تەوعویە زیاتر تاوەی دیکەی بەیان ساتۆ بێنی جگە لەوە ئەم بابەتە یعنی بابەتێک سەرف یعنی نهێنی بینی هاوسەرانە یعنی بەڕاستی هەموو پسپۆڕانی بواری یاسایی پسپۆڕانی بواری دەروونناسی کۆمەڵناسی تاکید لەسەرەوەکەنەوە با لە نێوان خێزانەکانە هەوڵ بدرێ کێشەکان لە نێوان دوو کەسەکەی چارەسەر بکرێت سێهەم کەس نییەتە ناوە چونکە بەڕاستی بۆتەی خێزانی دوو کەسی تایە ژن و پیاو ئەگەر حتا خی گەورە یعنی هەندێک کاتی داناوە ثلاث عوراتی لەکم ئەم سێ کاتە نابێ مناڵی تیابێ نابێ کچ و کوڕی تیابێ نابێ خزم و کەسی تیابێ نابێ دایک و باوکی تیابێ یعنی ئەبێ ژن و پیاو لەو سێ کاتەدا بەیەکەوە بن ئیلا مەگەر بە مەوعیدێکی مسبق خەڵک بشێت لە ئەگینە من بعد صلاة الفجر وحين تضعون ثيابكم من الظهيرة ومن بعد صلاة العشاء خواهي قرأ ثلاث عورات لكم يعني بيروزي بيني جنوبيا أو اندقرنقا خواهي قرأ لسوري النورة أمي تأكيد كدوده كباسي أمي كدوه كبيوت عورات يعني إترت باسي أبروه باسي نهيني بيني جنوبيا تجاي أوي كتوبيني مثلا يعني مفروزة ئەم باشێکی یاسایی بکەیتەوە بیدەیتە دەزافرەتە واژ نەبێت باشەوە بۆ شووی کردووە بۆچی شووی کردووە مەگەر بۆ شووی نەکردووە لەگەڵ پیاوێک کابژی هەنی بەڕاستی ئەگەر ئێمە تێبینی بکەین قورئان ثەقافەی جنسی ثەقافەی خێزانی دیاری کردووە باسی کردووە پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم باسی کردووە ئەم بابەتە طبعا جارێ یعنی مەجنیە هەموو شتێک ئێمە هەر بدەینە دەست پۆلیس و دەست شورتە و دەست دادگا مەرجنی هەموو شتەکانمان هەر لە دادگانی شتێکی جوان ڕوویدابوو لە بینی ژن و پیاوێکە ژنێک مارەی هەیە لای پیاوەکەی 500 دیناری لایە تەمەن پیاوەکە این کاریەکە نایات ژنەکە ئەڕوا لای قازی شەرعیە ئەو کاتە هەبووە شکات لە پیاوەکەیەکە ئەڵێ ئەو هاوسەرەی من 500 دیناری مارەی منی لایە نایات پیاوەکەیان بان کرد و جەنابی دادوەر وتی لەبەر ئەوەی کە ئێمە نازانین تۆ دەموچاو داپۆشاوە بە ئافرەتەکەی وت پێویستە ئەو پەچەی لابەریت بۆی بتبینین بزانین تۆ بەفعلی ئەوەی کاچێتە دادگا جەنابی دادوەر هەوی لێ وەرەگرێت ڕاستە بزانین ناوی خۆی پیشەکەی ئەمانە هەموو لێ ئەپرسێت ئەمەش وەکو مافێکی دادوەر مافی ئەوەی هەبووە کە بڵێ بێ پەچەکە لاوی بۆی بتبینین بزانین هاوسەری ئەو پیاوەی کە پیاوەکە زانی یعنی ژنەکەی ئیحراج ئەکرێ بەوەی کە پەچەکەی لابەرێ وتی جەنابی دادوەر ببوورە ئەو ڕاز دەکات ئەوە هاوسەری منە و 500 دیناریشی لای منە کە ئەم قسەی کرد یەکسەر لەو لاوە ژنەکە وتی جەنابی دادوەر ببوورە 1 دینارم لای نییە گەرنی ئازابێ و ئەشتمەوە لای ئەمە ئادابی مامەڵەکردنی خێزانیە کە خێزانەکان بێنین ئاوایان لێ بکەیت نەک دژ بەیەکیان بکەین و بەرامبەر بەیەک بجەنگن و یعنی تیر و شیر لەیەک بسون و ببنە دوو کائین دژ بە یەکتری والمؤمنون والمؤمنات بعضهم أولياء بعض قورئان هاتوو ئەمە باس ئەکات خێزانێکی بەختەوەر ئاسوودا خێزانێک گەشە سەندوو پێگەشتوو تێگەشتوو ئەم خێزانە لە ناو چوارچێوەی ئیسلاما پێ ئەگا و پەروەردار ئادەی سەیری دایک و خوشکەکانی ینی دایک و نەنکەکانی پێش ئەم زەمانە بکە بزانە چۆن ژیاون بزانە چۆن توانی ویانە ئینتساسی مشکی لە خێزانیەکان بکەن پێم وایە یعنی لەم بابەتە مەسئولێتی گەورە ئەکەوێتە سەرشانی پیاو بەوەی کە ئینتساسی مشکلەکان بکات وەکو ئیسفنج وابێ مشکلەکان لە ماڵەوە هەڵمژێت نەیانە بچێتە دەرەوە ئەبێ پیاو گوێگرێکی باش بێ بۆ هاوسەرەکەی چونکە ژن تحملی ئەو ناکات شتەکانی لای خۆی بمێنێتەوە حەزەکە یەکێکە بێ گوێ لێ بگرێ پێویستە پیاو گوێ لێ بگرێ قسەکە لێرە ئەوەیە بۆچی دەست بۆ خێزانە برێت بۆچی خێزان مستهدەفە
هەیما بزاوازمان لە هەموو بابەتە لاوێکەکانی تر ینی ئەمە هاتوین لەسەر ئەمە قساکن لە کاتێکا چەندین بابەتی گرنگەیە پرۆژیاسای گرنگتر هەیە گرنگی پێ بدرێ بەڕاستی هۆکاری هێنانی ئەم شتەلاوەکیانە چیە بۆ ناو یاسا و بۆ ناو کۆمەلگا کە دەنگۆیەکی زۆری لێکەوتەوە و چەندین کەس هاتۆتە سەرخەت بۆ ئەوی کە بەڕاستی پیرۆزەیەک بگەڕێتەوە بۆ خێزان خۆی ئەوەیە بۆ خێزان یەکەم جارێ قسەیەک هەیە ئەڵێ ینی مشاغلەی جانبی سەرقاڵکردنی لاوەکی بۆ ئەوی خەڵک لە ئامانجەکە دوور بکەوێتەوە مەسەلە سەرەکیەکەی لێین ببێت ئەبێ بە مکومن ماسلۆ هەڕەمێکی داناوە هەڕەمی ماسلۆ بۆ هیداویستەکانی ئینسان گەورەترین پانتایی لە خوارەوە داوە بە حاجاتی فسیۆلۆجی دواتر بە حاجەی ئەمنی دوایی تحقیقی داد لە نوکی هەڕەمەکە ئەگەر تێبینی بکەن لە هەموو وڵاتانی جیهان کێشە لە فسیۆلۆژیەکانە دروست دەکەن بۆی هەنگاوی دووەم نەنێ باسی تحقیقی ئەمن بکات و بۆ ئەوەی لە ئەمنیشەوە نەڕوا بۆ تحقیقی ذات و ئەم ئینسانە بەس هەز بە کیانی خۆی بکات ڕۆژێک هێلکە نییە ڕۆژێک پەنیر نییە ڕۆژێک ماست نییە ڕۆژێک گۆشت نییە ڕۆژێک غاز نییە ڕۆژێک نەود نییە ئەم هەموو کێشەی بەنزین و نەوت و غازوشتە لە وڵاتەیە کە ئێستان بەرەو وەرزی زستانە ڕۆین بەرمیلێنەوت بە 270 و 280 هزار و بۆ باسی ئەمانە ناکرێت بۆ کێشە سەرەکیەکان باز ناکرێت باشە بۆ باسی ئەوە ناکرێت بۆ پەرلەمانت ڕۆژێ ڕۆژان کۆنە بۆە بۆ کۆمەڵی لە پەرلەمانتارە بەڕێزەکان یعنی پرۆژایاسایەکیان گەڵاڵە نەکرد و بیکەنەوە کۆڵێ مقتەرەحێکی قانونی یاسایی بۆ پەرلەمان بڵێن کاکە لەم وڵاتی ئێمەیە کێشەی جیابوونەوە یەکێکە لە کێشە زۆر گەورە و زۆر قورسەکان کە ئێستا بەپی ئامارە ینی فەرمیەکانیش تەنانەت ساڵانە زیاد لە 10,000 خێزان لە بەرێک کاڵەوەشێ 10,000 خێزان 10,000 ژن 10,000 پیا و ئەمە 20,000 دوی ئەملا و دوی ئەولا ئەمە چوار 10,000 ئەمە 40,000 تر ئەمە بۆ 6 ئەمە بۆ 7 ئەمە بۆ 80,000 ساڵانە جێیشێکی غەڕار لە نەخۆشی دەرونی لە عقدەی دەرونی لە مەشاکیلی خێزانی لە کۆمەڵایەتی لە ئاسایشی خێزان لە تێکچوونی ئاشتی کۆمەڵایەتی ئەمە دێتەوە ناو ئەم کۆمەڵگەیە هەتا ئێستا مەسەرەن باسی خەتەنەی خوشکان ئەکرێت ئافرەتان ئەکرێت کە لەوانەیە لە هەموو هەرێمی کوردستانی ئێمە 200 حاڵت ڕوونەدا باسی فرەژنی ئەکرێت لێ ئەدرێت کە مباحێکی قورئانیە باشە بەڵام لەو لاوە باسی ئەم بابەتە ناکەن کە لە هەموو هەرێمی کوردستان لەوانەیە 200 حاڵەتی تعدودی زەوجات ئەنجام نەدەێت لە ساڵێکە بەڵام باسی ئەم بابەتە ناکرێت کام ڕێکخراو هەتا ئێستا سیمینارێک نەدوەیەک پانێڵێک چی گرتووە بۆ باسی کێشەی جیابوونەوە بۆ چارەسەری کێشەی خێزانی بەڵام ئەوانەیە ئەوشی کە گیانە بۆ تۆ جیاب ئەمە کێشەکەیە کە ئەوەی کاکەی بەڕێز ینی پرسیاری لێکە سەبارە مەسەری سەرجێویشتەکە ئەیانە بڕۆنە ناو ئەوێشەوە کە ئەمە بۆ خۆی گرفتە لەبەرەوە ئێماڵین خێزان بۆ مستەشریقێک ئەڵێ ئەگەر ئەتەوێ کۆمەڵگەیەک هەڵوەشێنی ئەگەر ئەتەوێ حەضارەتێک لە ناوبەری عليك بثلاثة أشياء سيشد في بيسبكي أولا عليك بهدم الأسرة والنيل من الأم بحيث تستحي المرأة أن يقال لها ربة بيت يا إساء ما صرف إيش لسري أكيد مؤتمر السيداو شيا بوشي رخرا وكان أويك إمزال سر مؤتمر السيداو نكات بوشينا أو منظمة أو رخراوة صفتك نيو دولتي يا صفتك رخراويكي معترف بكراو لمنظمات نيو دولتي بينادري لبر أوي لراسية أو هاتوا بو خزان هلوشاندن أو هاتوا بو أويك يعني أمكي أنا بيروزة جوانا كخزانة نمينة بو أويك كومالغا برو هالديرو برو هالوشان بروا أما بابتك لبروا أوي مستشرقة كوتويتي يعني طبق الأصل إشي لسر أكن هالوشاندني خزان تولصنا ولا دايق دركدني جن لمال يعني بشويك من زوري الذي دار كان حتى لقلوا خالمانيك لا جندر ومندر وانا ايش اكن يعني قصبا ساعته تبيشو يعني من روجي كان برسالم لخاتونك لو زعنا كد وتم جنابه زور لباسي افرت قساكيتو اوانو تو لما لو شيء ايش بوكا وتجنيك
تم بە پارە گرتوتە تی باڵ تم بۆ ئەویش بۆ تۆ بکات مەگەر تۆ بە دەنگی ژن نەچوویتە پەرلەمان مەگەر بەهۆی دیفاعکردن بە حسابی خۆت لە ژنان تۆ مەعاشێکی هائیل و گەورە وەرناگری بۆ ڕازی ئەبی ژنێک بێت لە ماڵەوە جل بۆ تۆ شووە ماڵ بۆ تۆ پاک بکاتەوە ئەمە ئیستیغلالی برسێتی و تینوێتی و نەداری ئەو ژنە نییە ئەو ژنش حەز ناکە شکۆمەند بێ حەز ناکە لە ماڵی خۆی دانیشە قاچ بخاتە سەرقاچ یا بێتە ماڵەکەی تۆ قاچ بقیتە سەرقاچ و ئەویش ینی خەریکی ماڵ گسکدان و ماڵ پاکردنەوە بێ و تۆش خەریکی قاوە خواردنەوە چا خواردنەوە بیت ئەمە دۆگماکردنی کۆمەڵگە نییە تۆ ئەڵێ من ئیش بۆ گشتی یەکەم کامێ ئیش بۆ گشتێکە هاتەوە سەرەوە کە تۆ ئیش بۆ خۆ دەکەیت یعنی لەبەرەوە بەڕاستی کێشەکە ئێمە ئەوسا ببوورەشت بڕۆیان ئێمە باس لە یاساکەین یاساش پەرلەماندایانی ینی حرمەتەن مەجلیسەکەمان پیرۆزە مەبەستمان بێڕێزی نییە بەڵام ڕەنگە ئەوەندەی گۆرانی بێژ و هونەرمەند و موزیکزان لە نێو پەرلەوەڵی پەرلەمان زۆر بن پسپۆڕ یاسای لێ نییە یعنی تر لەو مەجلیسە چاوەڕێی هەر لەم یاسایانی لێکریانی ئەمە گرفتەکەیە خۆی کێشەکە ئەوەیە بەڕاستی ئەبێ ئەم کۆمەڵگەی ئەمە هوشیار بێت ئەبزان دەنگ بەچێدا ئەبێ بزانێ ئەو کەسەی کە ئەڕواتە ئەو شوێنە چاک بکە بۆ ئەمە خراپ بکە بۆ ئەمە من کە دەنگە دەم بە یەکێک من لەگەڵ چاک و خراپی ئەو کەسی ئابەشدارم یعنی کە لە کاتی انتخابات و هەڵبژاردنەکان هەم زۆر جار ئەکە ئەوەترێ دەنگدان شایەتی دانە بە فعلی دەنگدان شایەتی دانە ئەی تۆ من ئەنێری بۆ شوێنێک پێم ئەڵێ تۆ وەکیلی منی ڕاست والوكيل كالأصيل قاعدة قانونية وكيلك وأصيل واحد يعني وكو أخوي أنجامي به كواتا كاتك كسيك أندردي بوشوينيك يعني من رازين ببرياري رازين بإمزاع كردني رازين بجموجولي رازين بخواردنا وكاني رازين بخواردني همو جورك أو إيشيك أو إيكا أو نري من رازين بها مشتكاني معناه وايا من شريكم لها مشتكاني أم كسيها ئەبێ بەم هەستەوە ئەم مامەڵێ بکە ئەنجا جگەرەوەکە چۆن ئیمامی عومەر خوا لێ ڕازی بێت پرسیاری لە کەسێک کرد فڵان کەس چۆنە وتی پیاوێکی باشە و کەسێکی باشە فەرمی سەفەر و معاملە لەگەڵ کردووە وتی نەخێر و چۆن پێناسەی ئەەکەیت چۆن ستایشی ئەەکەی کەسێک کە تۆ نایناسی تەنها لەبەر پەیوەندێکی حیزبی پەیوەندیت پێوەی هەیە ئەڵێ ئەمە کەسێکی باشە لەسەر چه ئەساسێک زۆر باشە ماوەسا کاتمان نەماوە سپاس دەکەین بەداخەوە وێنایەک دروست بووە بەس ئەوەی لەگەڵ ئیسلامە بێیتر دواکەوتۆ ئەوەی کۆمەڵێک وێنە بۆ مافی ئافرەت بێەوەی بخۆشامزان مافیانە کوێ بەداخەوە بۆ هیوایان چارسەر بکرێ سپاس بۆ دەرفەتەکەت بە ئێمە دبەخشی دەستکانت خۆش وێمان دومان کردی زۆر زۆر سپاس دەکەین بەڵێ زۆر سپاس بۆ دکتۆر کامەران سپاس دەکەین ئەزیزان بەم شێوازە سەرجەم ڕگە بابەتەکانی ئەمڕۆ پێیان ڕۆژتان پێشکەش کرا هیوادارین کە جێسید و ڕەزامەندی و ئەزیز و خۆشەویست بووبێ بەخوای گەورەتانە سپێرین و خواتان لەگەڵ خواتان لەگەڵ